دورا قرنطینه ده عملی های بون که جخوا بری تجی و وار و قادبو که درسین کردناسیه لسر زمان و ویجه و دیروک و جواک و پسیکولوژی و فلسفه و متودولوژی زانستیه به لهر وها و قرنطینه روشک وها آوا کرد که کسیم که درفتیم پچوک پیدا دکرجی جه بپار بمینین. لوما مبریار دا که پار امزانینگاه کردیا آنلاین آوا بکن. 16 ماموسته اکادمیسین سپور لیکولینر ین کرد و بیانی کدو قادا کردناسیه ده خبتن پشتا خودان هفته. نیزی 500 کس بشداری سمینر آبو 110 سمینر هاتن داین. آخر پرتوکاوی جهاده چاپ کرد. لوما ایسال مبریار دا که امزانینگاه کردیا آنلاین دیسا بک بین. زانینگاه کردیا آنلاین جبو حمو کردانه. به کردیه لخیره کردانه. زانینگاه کردی یا آنلاین به برپرسیتی دکتر ابراهیم سیدو آیدوغان و گلک ماموستا سپور و شارزاین دن. ما 24 با آوایکی زندی. او برنامه له پروگرام زوم، یوتیوب، فیسبوک و اینستاگرام با آوای زندی تین پیشکش کردن. زنی روش ماموستا حاشم احمدزاده دژمره درسا وجه ده ماموستا حاشم احمدزاده اجمره بحثا ادبیات و سرگون ادبیات تراوگه بکه من بشاشیج ورا نویسان دو که اویرو بحثا رخنه مارکسیستی بکه لی هفته پیشیامه او درساوی او بابتاوی ماموستا تو بخیراتی فرمو کرم بکن. مرحبا جورا سران كاك سيدو دنجي من دي بري دنجي تتي تو باشي روج ماموستا از پر باشم گلیک سپاس فون چوانن گلیک سپاس مساعد لاب لحمو هاوالانو هاوريو بشتارن به
درس ایرو آنجی اخافتن ایرو از دکارم سلاید خو او پارکم بري ماموستا استعمى ده سؤال مش جو خاطرته گورانیه که سورانی دانی سرا سپاس او فرق ناکه خوش بو او شعری که پر ناسکریه پر کس او گورانی ده بیجن شعر احمد هردیه البته میجی فرحات پلیبال بیست بو افسترانا او فرحات پلیبال بخوشی او دخوینیه او پر پوست مدرن دخوینه اوکی دیسان زیش سلاو جوار همویان ایرو از چاو مامستا گوت از قالا دیاسپورا آنجی اکسیل ادبیات لسرگون آنجی بسورانی پیوک پر جگرتیه اویجی دبیجن تاراوگا کرداری که سورانی هیا تاراندن و تاراوگا مینا ناو جوی هاتیه ورگرتن او مرو که دتارین یعنی لمالبند خو دور دکون او تشتی که یعنی لحر دری هیا و بإنجليزي وبراني زمان أوروبي جويرا دبيجن إكسيل السويديشي دبيجن إكسيل وأز باورم كاكي سيدو بفرنسيشي دبيجن إكسيل نوسا إكزيل إكزيل إكزايل أو براستي يعني بعربي وكردن من الباشور بر أو بكاردين دبيجن منفى يعني قاوم رو لأصل خو لو شوني كل اللي لدايكويا دور دكبير وأولا دريجاية ميجوية دا هبوية يعني هردم لديرو كامرو واندا تشتك بمعنى إكسيل هبويا دور خستن ناردنا شونين دي نهالا چند دين بري پیوکی دینیش لأستا مرو دکاره بیجه زانستن مروی آنجی جواکی به نیوی یا به ناوی دیاسپورای پر بال مروان دکشینه از ایرو بچه که قالا دیاسپورایش دیکم مینا پیب او ریشه وی لکو دره دایا و چوا نها پرانین پسپوران لآلیا لیتراتور آنجی زانستن جواکی قالا دیاسپورا دکن از دخوازم بیجم دیاسپورا چیه و پشت را از لدور یا لدورین لقناغن لستیجن جیین دیروکه لکلاسیک تا لسدین تاری آنجی ناوندی دا و لسردما مدرنیشی دا و بچیکش لسردما او کودی بیجن پوست مدرن قالا ادبیات لإكسيل آنجي لمنفى آنجي لسورغون آنجي لتاراوغيه دكم از باورم لباكور برانيه يعني كردان دبيجن سورغون از بسا فهم دكم و از باش نزان براسي سورغون يجي بيوكي دبي فرانسي به و تركان يجي دبيجن سورغون سورجون هرچي هيا عربي تبعيد منفى كردي تاراوغا و دیاسپوراجی نها یعنی مبستا من درس ایرو چیه او چشکو ما جویرا دبیجین ادبیات لیتریچر ادبیات داهنری آودان کری آفلندراوی چشتی که مرو مینا شعر دنویسینه مینا رومان مینا چیروکن کرد او گاو مرو وڵاتی خۆیە لە شاری خۆیە لە گوندی خۆیە لە باژارە خۆیە و گاوەکو مرۆ لە مەڵبەندی خۆ نامینە بەرێ دەزانن وڵات تو نەبوونە ئەو ئیمپراتوری بوونە ئیمپراتوری بەسەر چەند مەڵبەندێن جیاواز دەسەڵاتێوان هەبووە و پڕ بەرێژی ینی لە ئەفسانە و میتۆلۆژیشیدا تشتی وسا هەبوونە ئیرۆ ئەس قاڵە يعني ميتولوجيشي دكم لأفسانة أسطوريان دا چوا بويا وپشتي را الإمبراطوريان رومان چه دكردن عثمانيان از آماجه بوانش را دكم لإيران را أو مروين كو بدل بر پرسن إمبراطورية نبون وپشتي را لسردما مدرن قاوة دولتان يعني حزج كسيكي ندكردن أو دشواندنا دروي ولاتي آنجي لهندری ولاتی که دشاردنه باجاری که دن
وبتێکشی لە پشتی ڕائەز قاڵە ئەو کەسان دەکەم و نەک دەسەڵات نەک هێز نەک دیکتاتۆران نەک ملهوڕان بەڵکی ئەو بۆ خۆ دەخوازن بچنە باژارێکی دن بچنە وڵاتێکی دن ئەوژی باڵکێشە و ئەس تشتێکیژی نەها دەخوازم بێژم لەسەر تاراوگە ئاژی منفا ئاژی تەبعید ئاژی سورگۆن تئۆری نەپرزێدەنە یعنی لە تئۆریەن ئەدەبیدا تۆریەک لە بامەتونێ ئەم بێژین ئەو تایبەتمەندیەن ئەدەب دیاسپۆرایە هەندێک دەکارین بێژین ئەو قاڵا چ دەکەن چ ناکەن ئاژی چاوە پێناسەکردن لەسەر ئەدەبیاتێ بگشتی پڕزەحمەتە و ئەو پڕزەحمەتتریژی دەبێگاوە ئەم ئەو لە بەستێنی خۆ لە کۆنتێکستی خۆ دەردەخین دەچێتە جەیەکی دێ و لەسەروی بڕاستی تئۆری تونێ ینی تئۆری بێژێ کەوا مرۆڤ دەچێتە دیاسپۆرایە دەچێتە دەروێ وڵاتی خۆ باشتر دەنویسینێ و نویسکار هەنا دەبێژن ئەس لە دەروێ وڵاتی خۆ باشتر دەنویسینم و نویسکار ژیانە دەبێژن گاوە ئەس وڵاتی خۆ باژارە خۆ جێ دەهێڵم ئەس نکارم بنویسین لەما دەبینن ینی فکر جیاوازن لەسەر بێ پرۆبلێمێ لەسەر بێ ئاریشەیە و ئەس قاڵا پڕ نویسکاران دەکەم ئیرۆ نویسکارن ئوروپی نویسکارن عەرەب نویسکارن ئێرانی کو بە فارسی دەنویسینن و قابل ئەس بەحسی نویسکارن کوردیشی دەکەم چاوە لە دیاسپۆرا لە ئێکسیل دەنێڕینن و باندۆرە ئاژی تەسیرە ئاژی کارگەریە کارتێکەریە دیاسپۆرا لەسەر ئەدەبێن جیاواز بە تایبەتیشی نمونە زێدەتر لەسەر ئەدەبی کوردی دەدەم لەسەر لیتراتورە کوردی چاوا بووە و چاوا دەبێت نەها من گوت ئەکسیلیۆم ئەو پەیوێکی لاتینە و مانایویژی ئەوەکو گاوە مرۆڤ دوور دەخەن لە مەڵبەندی خۆ لە بارێ خۆ لە جێگەی خۆ لە گوندێ خۆ لە باژارێ خۆ لە هەلومەرجێن ئێستادا لە وڵاتی خۆ و هون بهیستنە ئۆڤیدۆس ساڵە بەرێ نویسکارێکی کورد لە پاریسێ دژی بەیان سەلمان ئەو ڕۆماننوویسێکی ژنی کورد بەس لە خود لە باشووری کوردستانی ڕاهاتیە پاریسێ و هەتانەها چەند ڕۆمانین پڕباش ئەو نویساندنە و ئەو ئۆڤیدۆس یا ئاڤیدۆس شعرێن وی هەنا نویسێن وی هەنا کو نزیکی 2000 سال بەرێ هاتنە نویساندن ئەو وان کریە کوردی بە کوردی سۆرانی چاپ کریە مرخابن من بۆ خۆ ئەو نەدیتنە لێ هەواڵێکی لە حاڵی کوردستانی ئەو قرارە ژمن ڕابینێ ئەز پرانی وان چیشتان کە ئەو وەرگەڕاندیە سەر کوردی بە سوئیدی و بە ئینگلیزیشی خودنیە و بچێکی وانجی بە فارسیژی هەنە بەڕاستی هەمووی وان من بە فارسی نەدیتیە ئەو ئۆڤیدۆس کی بووە ئۆڤیدۆس نویسکارێکی سەردەما ببورین سەردەما ڕۆمیان بووە ئەز نەها دەکارم بەرە دیاسپۆرا ئەو دەبینن ئۆڤیدۆس ینی ساڵێن 43 بەر لە زاینێ هاتیە دنێ و حەژدەیە پشتی زاینێ لە سورگۆنێ لە دیاسپۆرا لە ئێکسیلێ مرد ئاگۆستۆس هەن دەزانن ئەو ئیمپراتۆرێکی پڕ ناودار ڕۆمێ بووە ئۆڤیدۆس بەرێ ینی لە دەستپێکێدا بەویرا پەیوەندیوان باش دەبێت لێ مرۆڤ نزانێت چما ئەو دەسەڵاتدار وسانە ئیرۆ پەیوەندیوان بە کەسێکیرا باشە سبەی ژێ حەز ناکەن ژێ حەز ناکەن ئەو دەنێرنە سۆرگۆنێ و ئۆڤیدۆس یەک ژوانە ئۆڤیدۆس کاوە دەچێتە سۆرگۆنێ لە جزیرەیەکی جزیر یا دوورگە بە سورانی دەبێژن دوورگە ئایلند ناوی تۆمیسە ئەو ڕاستیە بەڕاستی ینی ئەو شتێک هاتیە کرن دەچێت تومیسێ و لە تومیزەشی ینی دەمرە و قەت نکارێ بەگەڕێ وڵاتی خۆ بەگەرە ڕۆمایە و لێک پرانیە نویسێنوی نویسن پڕ بەناودەنگیوی یەک ژوان ناوێوی لە 15 بەرگدایە ناویوی مێتامۆرفێسس یا مێتامۆرفۆسر مێتامۆرفێسس ژبیر نەکەن فرانس کافکا کتێبیوی بەناو دەنگ مێتامۆرفۆسس هەیە و ئەو جۆرێکی لە ئەلوژنە یعنی جۆرێکی لە
انترتكشواليتي ناوي مثلا 2000 سال بري كسك لكتابي خنايا بشتي نزيكي 1900 سال بشتي را نویسکاری که بناو دنگی فرانسی او نیوجه رومانی که خوی دنی متامورفوسیس اونمو ناس تکن او رومانی که پر بناو دنگه کردی سورانی جی هی براستی نزانم با کرمانجی هاتیه بگراندن آجینا نها لیک لو کتابان دا لو کتابن 15 برگن اوویدوس دا چیروکیک هیا اسطورهیک هیا افسانهیک هیا که از جوی پر حز دکم و 2 سال بره گاوا از کتاب بیروز بچاری کرده کردی او پر باله من راکشان اوویدوس لوی دا دنویسینه کو یعنی نها او من گوت هتا نها راستیه نها لمتامورفوسیس لبرگی کیوی دا شایکی دن هیا او نا اگوستوسا او ناوی بی مینوسا کینگ مینوس شاه پاشا مینوس قرال او کسی که بنیوی ناوی بی دیدالوسا جولاتی خود دردکا او دنیره تا جزیره کی دیکن درگه کی دیکن نها هون همو بیستیه دیدالوس لسویده کنه از دجیم و شانخانه کی پر مزدن هی ناوی بی دیدالوسا و هون دزانن پشتر قالی بی قالا جویس تکم جیمز جویس تا لكتابن يعني بناودنج روماني بناودنج جيمس جويس دا كاركتيري كي سركه ديدالوسا هون زان ديدالوس كوريكي وي هي وناوي وي ايكاروس نها ديدالوس بتشي كي ديش ناوبانجي وي هي او تشيا ديدالوس او كسا كل لابرينت تشكريا يعني لابرينت زانن او تشتكي من حزار وي هي كسكي لبدانين او قد نكاري ريخو بينا ونها قاو او يعني ديدالوس لابرينت تشدكا بخوشي بشترا كو هاتيو سورغوني لديدالوس تا دمينا و ايكاروزي كوريويجي بيبي رايا نها او دخوازي يعني مروي كي بر هنرمندا او يعني هرتش تزاني كسمينا قديمي يعني او نويسكارا او دنويسا او هيكران چدكا سكالبتشر چدكا و لابرينت چكريا نها بإيكاروس كو زاروكيوية دبيجي از جترا بالكي چبكم جخو جترا جي بالان چبكم و ام يعني چدكي ام دفرين چوكي او نكاريبون للابرين دي بيندر او دفرين و لآسماني را دچن هر جيك دخوازن نها او دزانه ديدالوس دزانه زاروكيوي ناوي إيكاروسا او زاروكا و زاروكا نجي دزانن يعني بإنجليزي دي بيجي نوتي شلوقا حرش حصدكن وصادكن وصاناكن دي بيجي إيكاروس از بالتا بالج تراكو چدكم او بموم ام دي بيجين موم بإنجليزي واكس او بال تو قايم دكم كرك كاو ام دچين تو الروج الخور الروج نزيك نبي چونكي دزانن او جرمه و فيغاوي او موم انجي او واكس ده تبيه يعني ده تويتوا بسوراليا ديفيجن و بال دكفن و توجي دكفي و إيكاروستوس ده لقاوا او دفرن او نزيك ده بالخور نها هون لجوجل ميزب كان بينويسن إيكاروس بر يعني ميثولوجيا وی هاتیه نگارکشان و هزاران ساله يعني بصدان ساله بتایبتی مرو إيكاروس دکشینن او دفره باب خورا ديدالوس يعني لابرين دينا در لإيكاروس پر نزيك ده بالخور للروج و باله وی يعني دشويتين موم ده توی توا و من آب دبه او دكيفي او دكيفي تسر كريت او يعني تورجي كريت او لوي دمري إيكاروس دمره او الادبيات دا بر الوجن هي ببي بر الريفرنس هي ببي مينا ابينداري مينا حسكرين مينا چوا پروانه يعني بپوله لدوري موم لدوري شمع دسوتيه او جي دسوتيه لبو ابيني خو بو ازاديه بو رزقاريه ويني خو رزقار بك او حمو
يعني أو ميت أفسان أسطورة هي ديدالوس وإيكاروس لنویساندنا اوویدوسا أو چی نشان داده؟ نشان داده یکم قالا که مرو لأسطوره آنده و لتاریخ دا لسر دم امپراتوری رومان دا لسر اکسیل دکا اکسیل نتشتکی پر خرابه او پر درد دکشیل مرو لی کسی که هنرمند کسی که نویسکار او آفراندن دکا و آفراندنی وی پریش پر بالکیشه و آفراندنی وی ویگاوه یعنی او من حتی بره قالا میمیسیس کرد یعنی میمیتیک لاسایی کرن یعنی او جیانا خو جیان نامه خو بجوری که لنویسین خو لآفراندنین خدا نشان داده یعنی ام دکاریم بیجین دیدالوس همان اوویدوسا او نراستی لی اوویدوس نکاری بود دیدالوس به آفرینه ایکاروس به آفرینه هگر او لإکسیل نمایه یعنی او تشتکی جمراده بیجه تشتن ناخوش تشتن کمرو حزناکا قاوة يعني مروفيكي هنرمند مروفيكي رسان نویسکارێکی باش لجیان خۆدا ڕوبڕوویەوی دەبێ دکارێ ئەو تشتێ ناخۆش بەگەڕینە و بکا بە تشتێکی پەر هونەری ئەو ئالیەکی ئەکسیلێ ئالیەکی دووربوونە و هەموو جار وا وسانینە یعنی نەها هەم پشتی ڕیرا دخوێنین ئەو بۆ اوویدوس نەخۆش بووە ئەو لە ماڵباتی خۆ لە زارۆکی خۆ هەر کەسی لە وڵاتی خۆ دوور بووە لێ ئەو دووری ئەو دەرد ئەو ئێش ئەو کەلەنجار ئەو کریەکی کریە هونەر کریە ئافراندن مینا دێدالۆس کو یعنی کینگ مینۆس پادشا مینۆس ئەو دەرکرد ئەو ناو من گوت ئەو میتۆلۆژیە و ئەو لابرینت چێ کرد و ئەو چیرۆکە پەر باڵکێش و بەدەویە ئیکارۆس و ژیانە خۆ نویسان نەها پشتی ڕە ئەم قاڵ دەکەین لەسەر دەمین سەدەیە ناوین و لەسەر دەما نووشی دەگەل لە مۆدێرنجدا وسایە ئان وسانینە پێشی ئەو قاڵاوی بکەم من گوت ئەکسیل چییە يعني ريشة إكسيليوم للاتين بدور خستن لمن قد بيبا دياسبوراجي برديتا كلك برقرتن نهال استر دياسبورا داسبر يعني بري بر قديم نهاجي لكردواري قاو الزاروبوم أو توب هندزانن توبي جنمي آنجي جو آنجي هرچي هرزن قاو مروف دچان أو بلاو دكر سبريد بإنجليزي يعني بلاو كرن و داسپورا آجی یعنی لوی راحتیه کمرو تو به وجود دچینه او هر دره دچل هر دره دمینه نویسکاری که بناودن کتابی که ویه ناوی د اطلس او داسپورا اطلس ان داسپورا یعنی او همو نتو گلن جواز کل درجای چی دبیجن دیرو که دا هاتن لمالباتا خو لولاتی خو دور کتنه نقشه وان کشانه قام رو قال دیاسپورا دکا جاری یکمی او لسر جوهان هاده بکار هینان یهودی یعنی او یهودی لجروسلم او ولاتین کنه ها دیسان وگریانه وی لوی بونه او دور خستن چونه دیاسپورا و دیاسپورا بدی دی مزن یعنی پیوکی تایبت به یهودیان پشتی را پر بروف جوی کلک وردگرن یعنی ام ناگاوه دی بیجن دیاسپورا تنه مبستی ما دیاسپورا یهودیان نیه the Jewish people دیاسپورا هر کسی دیاسپورا گریکان ارمنیان دیاسپورا کردان ترکان یعنی 100 سال 19 ترکانی جی پرانی ترکان یعنی ترکن گنج یعنی آخیراً 100 سال 19 او لپاریس و لأوروپا بود و باندور وانیشی مزد هبو لسر شورشا دستوری مشروطیت لترکیه و دیاسپورا کردانیجی از ایرو چکی قالویشی دکن لی ایرو از
ئەو تشتی و ویلیام سافر لە کتێبی خۆدا لە ئەتلەسە دیاسپۆرایە دەبێژێ ئەو کەمانی 5 شەرتان بۆ دیاسپۆرایە دادنێ یعنی هەگەر گروپێکی مرۆڤان گەلێکی ئەتنیسیتەیەکی نەتەوەیەکی لە ماڵبات لە وڵاتی خۆ دوور دەخە ئەو ینی دەچێتە سۆرگۆرێ دەچێتە ئەکسیلێ لێ ئەو هەموو کات هەموو گاوێ بورین ئەس جوارە نکارین جوارە بێژین دیاسپۆرا دیاسپۆرا گەرەک ینی چەند شەرتێوی هەبێ چەند گروپ بن ینی بە هەورا بن یەک کەس بە تەنێ نابێت ینی ئەگە هەر تەنێ کورد لە هەموو دنیا من بم و ئەسژی لە دێرێ بم ئەس دیاسپۆرا نیم گەرەک ئەم گروپێک بن پشتیرە ئەم گروپ گەرەک بێژن ئەو کوردن هەگەر ئەم باس قالە دیاسپۆرای کورد بکەیت بێژ ئەم کوردن ئەس کوردم ئەم بە هەورا هەموو کوردین ئەم دوور خستن لە وڵاتی خۆ و ئەم نەها لە ئەوروپا دەژین ئاژی لە وڵاتێکی دیگە دەژین هێویە مە ئەوە ئەم خەبات دەکەین ئەم بەگەڕین وڵاتی خۆ و پشتیرە بە ساڵێکی 2 ساڵ و 3 ساڵێژی مرۆڤ نابێت بە مرۆڤێن دیاسپۆرایی گەرەک بە ساڵان جیلێکی 2 جیل نەفشێک 2 نەفش کاتی تێپەر بێت و ئەوجی پڕ زەحمەتە یعنی نەها ئەس جیلا بخۆ یەکم یعنی ئەس جیلا یەکاوە دەبێژم ئەس هاتم تەمەنێ من زێدە بوو هاتم سویدێ ئەس زێدەتری 30 ساڵە لە سوید دەژیم زارۆکێ من کولەوەر هاتنە دنێ ئەو جیلا دوو هەمن نەفشا دوو هەم گەلو ئەو مینا من کوردن نەبەڕاستی ئەو دەبێژن کوردن پڕژی کوردستانێ حەز دەکەن لە ئەو مینا من کوردی نەزانن چاوە ئەزمیناوە سوێدی و ئینگلیزی و نزانم ئالمانی و چی و سازانم ئەوانژی مینا من کوردی نزانم هەگەر مرۆڤ بکاری بە زمان و تەقالی ڕێوڕەسم و تایبەتمەندیên خۆ بپارێزە ناچما دیاسپۆرایە یەهودی وسا بەناو دەنگ بوو ئەو بە ساڵە نەک سەد نەک 200 پشتی 1000 ساڵیژی فیزیکی 2000 ساڵیژی ئەو ji خۆرا دەکوتن ئەو جهونە ئەو یەهودینە و ئەو دخوازن بەگەرنە ماڵبات ینی وڵاتی خۆ ینی ئەو مینا میتۆلۆژیەکی چێ دەکرد و هەر کەسی لەسەر زایۆنیزمێ دەخەبێتێ لەسەر ناسیۆنالیزمە یەهودی دەخەبێتێ ئەو دەزانێ باندۆرە بەگەڕینە وڵاتی ئیسرائیلێ چەندە گرنگ بووە بۆ مۆبیلیزاکردنێ جوهویان لە هەموو ئەوروپایە دەزانن ینی کارتێکەری ینی دیاسپۆرا لەسەروان زیادە بووە یەدیش بوو بە زمانێوان لە دەربە و هیبرو یا عیبری زمانی بەرێوان پڕ کەم ڕەنگ بوو ینی حتا 100 ساڵە 19هان پڕ کەم کەس ما بوو کو بە عیبری بکاری بێ بخەبێتێ و لە ئەوروپایە 100 ساڵە 19هان سەرەتای 100 ساڵە 20 چەند لێکۆلەنەرێن یەهودی لە باڵتیکە لە رووسیا لە پرانێن وڵاتن ئەوروپی ئەو بەری خۆدانە زمانی بەری خۆی هیبرو یا عیبری عیبرانی ئەو دیسان زیندی کردن ینی کەس هەبوون بن یەهودا بۆ نمونە 30 40 50 ساڵ هەموو عمری خۆ لەسەر بێ زمانێ کارکردن لەسەر تێکستن بەرێ لەسەر تالمودان لەسەر نویسێن بەرێ یەهودی بە عیبری و دیسان زمان ئاواکردن اونها دەزانن عیبری لە ئیسرائیلە مینا زمانێکی ڕسمی هەیە و بڕاستی زمانێکی ژنووە هاتە چێکردن ژنووە هاتە ئاواکردن و ئەو نەکارێکی ئاسانە لەوما دیاسپۆرا ینی گاوە ئەم دەبێژین ئەس دەبێژم ئەو پێی دیاسپۆرا تایبەتە بەوان و بڕاستیژی ئەو ینی جهوو داهێنەرێ بێ پەیوێدا ینی لەسەروان پڕ ڕاستە لەسەر کوردان پڕ زەحمەتە نها دیاسپۆرایەکی مە هەیە گەلو ئەو دیاسپۆرا ینی 10 ساڵ 20 30 40 50 ساڵی پێشمەژی دەمێنێ ئەو بچێکی زەحمەتە مرۆڤ بزانێ چما نها مثالێک نمونەیەکی پڕ باڵکێش هەیە نزانن 100 ساڵە 19هان نیوەیە دووهەما 100 ساڵە 19هان 1840 1850 نزیکی 1 میلیۆن مرۆڤێن سکاندیناوی نۆروێژی و دانمارکی و بتایبەتی سویدی چوونە ئەمریکایە چوونە ئەمریکیە و هەتا 50 ساڵان 6 ساڵان 70 ساڵان هەتا ساڵێن 1900 1920 1930 جیواکە سویدیان لە ئەمریکایە پڕخورد بوو ینی ئەو بە سەدان
جوینێوان هەبوو کۆمبوونێوان هەبوو کەنیسەیەوان هەبوو ئەو گۆڤارێوان هەبوو نەها قەت شتێکی بە سوێدی لە باوەڕ نەمایە هەواڵن منێ سوێدی هەنا دەبێژن 4-5 نەفشە بەرێوان ئەقربایەوان خزمێنوان چوونە ئەمریکایە ئەو نها بە ئینگلیزی تەنێدا ئاخبن و گاوە خزمێن دوورێوان دەچن دەبێژن پشتی پێش 6-7 نەفشان ئەم بە هەورا خزم بووین تەنێ مینا نۆستالژەیەکی بۆوان و دەزانن هەگەر لە باوە نێتفلیکسە بێ فیلمێکی پڕ باڵکێشەیە لە 4 بەشاندا ئەو نویسکارێکی پڕ بە ناودەنگی سوێدی بنێوی ویلهێلم موبەری نویساندیە بە ئینگلیزیش هەیە ئەو کتێب و 4 بەرگە ئەو کتێب لەسەر ئەو سوێدیên ku 100 ساڵە 1840 100 ساڵە 19 چوونە ئەمریکیە تەنێ سوێدی نەبوون پڕ بوون یعنی دانمارکی و سکاندیناوی برچێتی بوو لەبەر هەرچی خوارن چ شتێک نەما بوو ئەوان ڕاکردن چوونە چ دەبێژن ئەمریکایە 4 بەرگ لەسەروا کتێب نویساندیە سورگونی ڤەگەڕان و ژیان لەوێ لە ئەمریکا چاوا دەرباز دەبێ و چیتێکی باڵکێش ئەوە کو کەرەکتەرن سەرەکەیە vê romanê çarbergî li Surgunê demrin. Niha li ser Surgunê li ser edebê Surgunê pir xebat hatiye çêkirin. Selman Rushdî bû xwe dizanî ew mesela nivîskarekî Surgunî ye. Lê Surgunê wî tiştekî dîke ew hîndî ye niha li îngilîzî ew mezin bû li îngilîsê nivîsandiye. Ew bi xwe vitar nivîsandiye û li kitêbê xwe ji te qala wî dika çawa Surgun çawa tarawga behna mirinê deda. Yani pir çîrok hene, pir çîrokên Kurd û roman hene ew yani tiştekî ecêb e. Karakterên serekeyê van li piştî re dêne mirin, dimirin. Yani ew mirov nizane bi rastî yani mebestekî nivîskar heye an jî li naxudaga, nahoşyariyê ve unconsciously surgun û diaspora û exîl be mirinê re hewmanaye. Yani manayekî wanî mîna hewdû heye. Piştî re ez çend nimûne didim niha em tenê berî xwe bideyne diaspora li ser Kurdan dête bikarhanîn lê heger em bixwazîn pir yani be pênaseyên be pêberên diasporayê bi krîteriyeyên diasporayê bawermend bin gerek dîsan hêdî sebir bikeyn dû nefşên dî rastî diasporaya Kurd çawa dimînin. Yani ne nefşê yekem nefşê dû sêyanî jî ji xwe re dibêjin ew Kurdin ew dixwazin vegerin Kurdistanê. Ez niha dibêjim bo xwe biçekî reşbînim çunkî niha başûrê Kurdistanê hatiye rizgarkirin ew nêzîkî 30 sala hen mirovê me ku vedegerin lê bi rastî ne zorin û ez dixwazim bêjim li 30 salên rabirdûyê de taybetî li hikûmetê Kurdî jî hebû deselatê Kurdî jî hebû ew jimareyên kesên ku li başûr hatine derve dîsan zêde bûye kem nebûye. Li ma dibînin diasporaya Kurdî erkekî dî yani bandorekî wî heye û piştî raz li nivîsandin de li nûsîn de biçekî qalavanî jî bikim çi dikin û çi kirdine û bandorê wan li ser edebiyata Kurdî çi bûye. Navbera ew qonağên ciyawaz li dîrokê de min got gewaz behsa Ovidos kir û Agostos ku Ovidos şande derve ew klasîk e û sedeyên navrastî jî hene û serdemê modern û biçekî jî postmodern ez pêşê qalavan dikim. Em ez basê Ovidosê kir Dêdalos û Îkarosî jî got niha gawa em berî xwe dideyne ser sedeyên nêvîn sedeyên tarî sedeyên reş tiştekî balkêş heye piraniyên nûserên vê serdemê qala dûrketinê kem dikin.
جوان را دوورکردن لە ئەوروپایە بەتایبەتی معنایەکی وسایەوی تونەیە و ئەو پڕ باڵکێشە ژمەڕا و لەسەر زمان دەخبتین باندۆرە وی نێڕینێ گرنگە هەم دەزانن لە سەدەیەن ناویندا لە سەدەیەن ڕەشتا لە ئەوروپایە زمانێ خوێندن و نویساندن و زمانێ سەرەکە زمانێ زانست لاتین بوو و لە هەر دەرێ ینی لە سویدیژی لاتین بوو لە فرانزشی لە ئیتالیێژی لە سوزان هەموو وڵاتان لەوما ئێراسمۆس گاوە ئەو دەچوو لەوێ وڵاتی ڕە بۆ وڵاتێکی دن ئەو پڕ غەمێوی تو نەبوو ینی زمانێوی بە خەڵکی نە بە خەڵک نە بە جەماوەر لێ بە ئەلیت بە ڕووناکبیران بە خوێندەوانان لاتین بوو پرۆبلێمی بەڕاستی پرۆبلێمی تو نەبوو ناوەن دەزانن لە ئەوروپایە لە زانینگەیان ئەوروپایە پرۆژەیەکە ناوی پرۆژێ ئێراسموسە ئەو ئێراسموس ینی بیرئانینە ئێراسموسە کو بێگاوێنی لە 100 ساڵێن 15دا دەچوو لەوێ وڵاتی بۆ وڵاتێکی دی و نها لە زانینگەهێن ئەوروپایە لە پرۆژەی ئێراسموسەدا مرۆڤین خوێندکارێن یۆنانی گرێکی دەکارن بێنە سویدێ خوێندکارە سوێدی دەکارێ بچێتە فرانسەیە یعنی ئەو دەبێژن خوێندکار بە گوهارتن یعنی بەدەگۆرن خوێندکارێکی ئینگلیزی تێتە بامە مثل لە زانینگەی ئوپسالایە ئونیڤرسیتی ئوپسالایە هەر ساڵ خوێندکارێن لە وڵاتێن دن دێن ساڵێک 2 ساڵ دەمینن و سویدیژی دەچن لە وڵاتێن دن ساڵێکی 2 ساڵ دەمینن ئەو نیشانێکی لە سەدەیەن تاریدا لە سەدەیەن ناویندا وسا بووە لەو پێترارکیشی وسا بووە ینی ئەو لە ڕۆمیرا دەچوێ وڵاتێن دین غەمیوان زێدە نەبوو لێبینیشی وسا بووە ئەو نیشان دەدا کو زمان هەگەر ینی ئەو خەونێ بەرێ مرۆڤ هەم دەزانن برجا بابل ئەو خەون مرۆڤ دەخواستن زمانێکی چێکەن یەک زمان لە هەموو دنیای هەبێ و پشتی ڕێ خودێ گوت هەگەر ئەو ینی بکار یەک زمان چێکەن ئەو دێن منیشی دەگرن ینی دەگەنە کارێ من دەست بەردەدەن کارێ خودێشی ئەو برج هاتە ڕوخاندن و مرۆڤ ینی هەر دەرێ بڵاو بوون و بوون بە چەند زمان ئەوژی میتۆلۆژیەکە لەوما هەگە بڕاستی یعنی مینە سەدەیە ناوین زمانی زانست یەک زمان بە و لە ڕۆژهەڵاتە ناوینیژیدا 100 ساڵە هەشتا نهان دهان گاوە عەرەبی باندۆرێکی پڕمەزن هەبوو لەسەر هەر دەرێ ینی نویسکارێن ئێرانی مینا غەزالی مینا فارابی مینا ئەبێسینا مینا فارابی ئەو بە ئینگلیزی بورن بە عەرەبی دەنویساندن و هەموو موسڵمانێن تازە ینی نەزمانی تورکی هەبوو فارسی بەڕاستی و فارسی نەهامە دەبینین ناستەکەی نەبوو و پرژی حەز دەکردن ینی تەبەری بە عەرەبی دەنویساندە و ئێرانی بوو لە وڵاتی ئێرانێ بوو و ینی عەرەبی باندۆرێکی وسایەوی هەبوو وێگاوێ مرۆڤ هەگەر لە ئێرانێ بە ئاژێ لە عێراقێ بە پڕ خەم نەبوو لە شامێ بە لە مەککێ بە ئەو بە عەرەبی دەکاری بوون بە خوێندەوانان ڕ ینی بیر و بۆ چوونێ خۆ بگۆڕێنن لە ئەوروپاژی لاتین وسا بوو و وێگاوێ ئەکزیل تاراوگە ئاژێ سۆرگۆن مانایەکی پڕ عەجیب و غەریبێوی تو نەبوو مینا کلاسیک لە کلاسیک ئەو زمان لە هەر درێت جۆرێک بوو و دەرت دەکشاند نەها هون هەموو بهیستنە لەسەر دانتێ ئەو ئالێگەری چ شتێکی خۆش پێشم جوەڕە هەگەر نەزانم لە ناو کەسە بە سۆرانی بخوێنە 6-7 ساڵ بەرێ هەر سێک بەرگن کۆمێدیە ئێلاهی کۆمێدیە یەزدانی هانشی خودایی بە سۆرانی هاتە وەرگەڕاندن لە هەولێرێ هاتیە چاپکردن چاپێکی پڕ خۆشک و تێکستێکی پڕ باڵکێش یعنی ئەو کەسێک و کوردی باش دەنویسێنن کوردی سۆرانی یعنی کرمانی
ناوین ڕاستی ژەوێ کتێبێ پەر حەز دەکەن و ینی من بۆ خۆ خوۆند مینا تێکستێکی ئەجێبە تێکستی کلاسیک بە کوردی پڕ زمانێکی پارا خۆشک و هێوی دەکەم لە پێشە ڕۆژێدا ئەو بە کرمانجیشی بێتە بەرگەڕاندن چونکی ئەو یەک لە شاکارن عالەمی هەموو جیهانەیە کۆمێدیە ئیلاهی یا کۆمێدیە یەزدانی دیڤاین کۆمێدی دانتێژی دەزانن دانتێژ بێ کتێبێ لە سورگورێ نویساندێ دیسان گوت ئۆڤیدۆس بۆ کتێبێ مەزن لە سورگورێ نویساند دەدالۆز ئەو کتێبێ مەزن ئەو چیرۆکی مەزن ئیکارۆز لە سورگن و نویساند ئەو میتۆلۆژی ونها دانتێژی وسا کرد ینی دانتێژی لێ فەرقێکی پڕ باڵکێش هەیە ناوبەرە دانتێ و نویسکارن ئوروپیە سەردەما وی سەد ساڵە 13 و 14 و 15 دانتێ کەسێ یەکەمە لە ئیتالیایە بەڕاستی نەک بە لاتین بەلکی بە ئیتالی دەنویسینێ و نویساندنا بێ بەرهەمە مەزن دیرۆکی شاکار ماستەرپیس بە ئیتالی باندۆراوی لەسەر ڕێنسانس پشتێرا دەزانن یەک لە وڵاتێن کۆ ڕێنسانس زوو دەست پێ دەکا ئیتالیایە و مرۆڤ نکارێ بێژە دانتێ و نویسێنوی لەسەر بێ پرۆژەیە مەزن لەسەر بێ ڕوودانن مەزن باندۆڕێوی تو نەبووە هەبووە بڕاستی و پشتیشی نیگاوە لە 100 ساڵێن 19 و سەرەتای 100 ساڵە 20 ئەو ئیتالیا چێ دەبێ دەزانن گاریبالدی و مازینی کو ئیتالیای ڕزگار دەکەن دەبێژن شتێکی مەزن ئەوە هەمە ئیتالیا مینا وڵات ڕزگار کرد لەگەرەک ئیتالیای چێ بکەن مرۆڤن ئیتالی چێ بکەن و بۆ چێکردنا مرۆڤن ئیتالی مێنتالیتە و ناسیۆنالیسمێن ئیتالی ئەو کتێب باندۆرەوی پەر ئەجێب هەبوو ینی ئەو کتێب بوو بە لێکسیکۆگراف ینی لێکسیکۆن و وشەنامە و پەیونامەیە ئیتالیا ئەو 700 ساڵ باز بووە لێ مینا کەپیتاڵێکی مەزنجی ئیتالیان ڕامایە گاوە ئەو بە ئیتالی ئەو نووسی ئینگلیزی تو نەبوو فڕانسی نەزێدە بوو ینی مگوت لاتین و 100 ساڵە 14 15 تا 16 ینی لە 100 ساڵە 16 دەبینە سێروانتێس بسپانی دەنویسینێ ببورینە 1605 و ئاخیرەن 100 ساڵە 16 شێکسپیر بە ئینگلیزی دەنویسینێ 200 ساڵی پشتێڕە ئەو ئینگلیزی و پێشێڕە فڕانسی زمانێن ئەڵمانیژی هێدی زمانێن لۆکاڵ چێ دەبن و باندۆرە لاتین نامینە و ئەوژی دەبێت لە سەردەما مۆدێرندا ینی پێشخانێک زەمینەیەک بەستێنێک بۆچی و سەرهەڵدانە سەردەما مۆدێرن و ناسیۆنالیزم و هۆویەت و ناسنامەیەن نو لەما دەبینن شاکارێکی مەزن کو لە سورگونێ هاتیە نویساندن بۆ چ دەبێژن بۆ ئیتالیان دەبێتە کاپیتاڵێکی وزا سەرمایەکی وسا مەزن چ شتێکی مرۆڤ لەسەر ینی دیڤاین کۆمێدی یا کۆمێدیە خودایی یەزدانی ئێزدایی دەکارێ پڕ باخبێ ینی ئەو بەحەشت و جەهەنەم و ینی ئینفێرنۆ و ئەو ئالیە ئەلیگۆریک ئان تەمسیلیاوی مەبەستاوی چییە و ئەڤیناوی ئەڤینا ینی خودێ چ دەبێژن لە کتێبێ دەهاتیە قاڵکردن بەگەڕاندن و باندۆرە ئیکسیلێ لەسەر بەسەر هاتن کولە لە کۆمێدیا یەزدانی دێت قاڵکردن پڕ باڵکێشە مرۆڤ بڕاستی دەکارێت لەسەر دانتێ پڕ بئاخوێ ئەز نزانم پرۆبلێمێکی من ئەوە
سەر چاوکانی ئەس بە کرمانجی کەم دەزانم چاوکانی چ هەیە پشترە دەبێ مامۆستا سەیدۆ یان هەواڵێندن کو لە ورن بێژن لەسەر چ چاوکانیەکی مرۆڤ دەکارێ لێ هەگەر لە ئینترنێتشی مێزە بکەن لە ئینسیکلۆپێدیای بریتانیکایە ئۆنلاین هەیە و لەسەر دانتێ بچێکی بخوێنن یعنی چاوا کەسکی میناوی بێ کارێ یا چ دەبێژن ئەدەبی باندۆرێکی وسامەزن لەسەر زمانی ئیتالی چێ دەکات و ئەو ژمە کوردان ڕەپەر باڵکێشتە بێک و بزانین زمان کارکردێوی پشتی سەدان ساڵ چوا باڵکێشە نەها ئەو چەند نمونە من گوت ئەو هەموو ینی ئەکسیل بە مانایەوی کلاسیک بوو یعنی چی؟ یعنی کەسێک دەسەڵاتدارێک شایەک نویسکارێک ئینتەلێکتوێلێک لە باژارێ خۆ دوور دەخست دەگوت گەرێک تو بچی جاران دەکوشتن جارانژی دەناردن دەروێ وڵاتی چونکی کوشتن هەر نەهاسان بوو و نەها لە سەردەمێ مە بە تایبەتی لە ساڵە بیستاندا چی شتێکی دیکە هەیە ئەو ژوی ڕادەبێژن سورگونێک مرۆ بۆ خۆ حەز دەکا ینی بۆ خۆ حەز دەکا ئەمریکایی ئێرنست هێمینگوای نویسکارێکی مەزنی ئەمریکی خەڵاتی نۆبێل گرتیە یا گابریل گارسیا مارکێز نویسکاری کۆلۆمبیایی دیسان خەڵاتی نۆبێل گرتیە یا مارگۆس یۆسا نویسکاری پرۆیی کۆ ئەوژی ساڵی 2010 خەڵاتە نۆبێلێ کرد ئەو دێن لە فرانسا دادنیشن پۆل ئاستەر نویسکاری ئەمریکی چەند ساڵ بەرێ لە پاریسێ ینی کتێبن زۆر باشی خۆ لە پاریسێ دەنویسێنن نەها پاریس ینی ئەو باژارێکی ئوروپی فرانسی باندۆرێکی ویە کولتوری ئینتەلێکچوێلی چەند سەد ساڵی بەرێ هەیە ینی پەر دەزانن شۆڕژان مەزن و پشتێرا ئەو ئازادی ئەو نەریت کۆنەشۆپی ترادیسیۆنە ئازادی خوازیە ئەو دەبێژن قەحبەخانەیەن پاریسێ ئەو کورسیان بچوک بچوو مرۆڤ لە دەوری هەم بە هەورادا ڕۆ دەنیشن دەئاخبن ئەو باندۆرێکی وی هەیە ینی گاوە مرۆڤ ژیان نامەیە مەسەڵەن هێمینگوەی دەخوێنێ یانجی تیس ئێلیێت یا پاسۆس سکات فیتزجێرالد ئەو کەسێک و خەیام لە فارسی کردی ئینگلیزی ئەو دەچن لەوێ ینی ئافراندن دەکەن لێ ئەو نا ڕێز سەرۆکۆماری ئەمریکیەوان مەجبور دەکا بچن ناو بۆ خۆ دەچن حەز دەکەن لە پاریسی لەوما ئەو بەحسێکی دینە ینی پشتی ڕاز قاڵە جۆیسیشی دەکەم ساموئیل بێکێتیشی دەکەم ئەو لە ئینگلیسێ ینی لە ئینگلیزیشی ئازادی ینی و بە ساڵانە لیبرتی ئازادی یەک لە وڵاتین مۆدرنە لەوێژی هەیە لێ ئەو لە دابلینێ نامینێ و ji دابلینێ پڕژی حەز دەکا دەچێت لە پاریسێ ئاڵی سست دەنویسینێ بێکێتیشی وستا دەچێت لە پاریسێ مامۆستاتی دەکا مامۆستای ئینگلیزی دەکا و گاوە لە ئێرلەندێشە مامۆستاتیە ینی فرانسی دەکا و نزانن ینی هەم جۆیس هەم بێکێت ئەو نویسکارن هەرە ناسکرینە لە سەردەمێ مەدا ئەو چییە؟ ئەوژی بڕاستی ینی لە سەد ساڵە 19دا ببورن بیستاندا 20th century دیاردەیەکی پڕ باڵکێشە مرۆڤ لە وڵاتی خۆ نامینن هەموو مرۆڤ هەندێک مرۆڤ و نەک هەر نویسکار ینی دنیا وسا دەبێ نەها هون گاوە دیاسپۆرای کوردی ئەم دەدەنە بەرخۆ بچێکی لە دیاسپۆرای کوردی چییە؟ سەد ساڵە بیستان 1940 پەنجەهان لە ئاڵمانیایە ئەو پڕ کرێکار دەخوازن دەچنە تورکیەیە و لە کوردستانە تورکیەیە هێزن کار کرێکار ئەرزانن و دێن لە ئاڵمانی بخەبەتن کار بکەن ینی ئەو دەرچوونە ji بۆ کار بۆ پەرەیە ئەوجی ینی لە هەر دەرێ هەبوویە
نهم لحرب باجاركي دچن لأوروباية شاركي مثل توكيو كندا تورونتو تشاينا تاون لإنجليزي تشاينا تاون لسويد تشاينا تاون تونه ل تشاينا ريستوران برهنا بر يعني تشيني دن باجاركي دي دمينن او درناكرن يعني او نمجبور بونا او بو يعني هوكاريكي ايكونومية لندخبتن ومزن دبن وشارك شي خورا آواده كان ونريتي خوش رادقرن ولناو هندري واندا نویسکار كردو نزانم تشيني وتشيجي تركان نزانم دياسبورا تركان بمليون ترك نزانم ألمانيا 3 مليون نزانم چند ومليون يجميع كردانش هي دبيجن 2 مليون كرد دربه هنا چند صد هزار كرد ما سوران لسويد وإنجليز وأوروبا هنا أو بيجي وان لسر سياسة هاتنا ل 20 سال بوريدا ولسات سالا بیستان ده 1950 ده و 60 جدا و مینا هز کار ده هاتن او دیاسپورا نه نویسکارا لاوروبا يعني پروبلم وان تشتكي ديكه پروبلم وان تني حظ شخصيه يعني او بخو حظك جويس او دبيجي از باريس باشتر دنويسين چما بخوشي براسي رنگن کار برسي بدا او تشكي بالكيشا لو ما من لسيرتاي قصي قلت او توري جبراتونه ناو مدى نها كاكي ابراهيم سيدو ل سورغوني ديجي اورمان جدي نويسينه ومن بخو بر اورمان نويسين كرت للسويد ناس دكم لاوروبا جي ناس دكم ومروف دكاره ناوروكا يعني نویسن بان راستی بخوینه و کارتیکری و باندورا سرگونی ببینه یعنی باش ببینه و دبی جاریوه پوزیتیوه جارانجی نگاتیوه يعني من بخو كريه لسر مثلا رومان اكسيل خبرتي من نويسان بما دبينم يعني او جوريك للنوستالجيا هي از دخوازم اقرم يعني او دهنگ هاليوود نباش لهني كيوان هاليوان باشا يعني دخبتن لور او خونا آزاد بونا وانه او من قد لرومانوي سيكي تا رومانوي سيكي دي جواز نا برسيك هيا هجر مرو بخو بخازي بچه هجر مرو مجبور ببچه ناچار ببچه جوازه دزانن قاو صدام حسين بو نویسکارین بناو دنگی عراقی دهاتن نه او قالوا او خائن بملتي خو بنتوي خو انجي خدمتكارن نتوي خو محمد اوزون خائن بو نا او نخائن بو خدمت اولاتي قوكر ليه بوچونا تسلطدار تركيا او خائن بو يعني او شيء رقب بالتركي نويسان با بروبلم نبو اگر قال الرزقاريه كردان كربا او خم نذكر او بحث جهه يعني نها ولاتي كي ديكتاتور توتاليتر مينا ايراني او بحمو نويسكارين ايراني كل دربه دجي مثلا يك جوان هي ناوي بي شارنوش بارسبور نا الامريكا دجي دسالادارن ايراني قد جدي حزناك يعني نو خائنه يعني نویسکارن ایرانی کو بره لسه سالا بیستان لدربه دنویسان من چوابون مروب دکری لسروان پر باخوه و پیشتر از چند نمونه جوان را دادم لجبیر نکن بحثاوی هر دم هیا و هبویا نها چیش یکی کو پر بالکیشه لسر باندورا دیاسپورای سرگونه مینا بره نینه او تکنولوژی نا يعني نمونه کی پر بالکیشن هم لسرگونه دجین و سرگونه ما چوایه که ابراهیم لپاریس او پروژه چه کریه از لسویده پروفسور مایکل چاید لامریکایه ام حبو هورا کم بوینه ج مروفین مر لروجاوایه ده آخرین يعني 20 سال برد تشتكي وقت نبو او يعني معناها يعني سرگونی ده گورینه براستي ام حدود دبینن يعني
دەکارین وسا بکەین ژە هەورا نکارین دەست بدەین بە هەورا لێ هەودوو دەبیهیسین ئەو تشتی کو ئەم دەبێژین گلۆبەلایزیشن یعنی جیهان پڕ بچووک دەبێ ئەو هەموو جیهان دەبێت گوندێکی بچووک و بڕاستی ڕاستەنا یعنی بە نهات کلاب هاوس هەم بیستیە کلاب هاوس من نزانم چەندە لە باکوردێنمێ باکوور هەیە نەها لێ کوردێنمێ باشوور و ڕۆژهەڵات بەتایبەتی من دوو جار چوم لە کلاب هاوس 200 کەس دێن ئەم بە هەورادە ئاخوی و نەها لەسەر ئیرۆ دوو هەڵبژاردن بوو لە ئێرانە هەڵبژاردن لەسەر کۆماری پرێزیدنت چەند ڕۆژان ئەس دەشۆپان سەر کۆماری لە ئێرانە چاوە دەبێ لە کلاب هاوس 20,000 کەس یعنی ئەو تشتێکی خیاڵیە 20,000 کەس لە دوو هۆدەیەن کلاب هاوسی کۆم دەبوون و مرۆڤ ینی بە هەودوورا داخرین چەند کەس داخرین و ئەو دنیژی مەجاالێبان هەبوو دەستی خۆ هەڵێنن پرس بکەن و پرس بکەن نەها هەر 20,000 کەس خۆیایە نەدەکاری بوون باخبن لێ تشتێکی بسا عەجیب ینی 20,000 کەس لە تۆ گۆهداری دەکەن ئەو کەس ینی لە دەروێ وڵاتی بوون و مرۆڤ هەبوو لە ئێرانێژی ینی خەباتکارن هەمبەرێ حکوومەتی ئێرانێ لە ئێرانێ هاتنە سەر کلاب هاوسێ ئەو سۆسیال مێدیا و بە هەورادە ئاخوی ئەو شتێکە کو مانایە سۆرگونێ دەهێنێتە گوهارتن بڕاستی یعنی من گوت 100 ساڵ لە 19 هەنگاوە سوێدی چوون ئەمریکایە ئەو 3 مەهان 4 مەهان 5 مەهان 6 مەهان دەگرت کۆنامەیەکی بشینە و گاوە ئۆڤیدۆز لە سۆرگونێ بوو قەت نامەژی تو نەبوو نە پۆست تو نەبوو نەها نامە نەحەوجەیە ئیمەیلیژی بچێکی کەون بووە نا هەواڵی من هەنە لە کوردستان ئیمەیلی خۆ چێک ناکەن و دەبێژن گاوە فەیسبوک هەیە مەسێنجەر هەیە ئیمەیل پڕ زەحمەتە ینی فاکسیژی نەمایەنەها ئەو نیشان دەدا و گلۆبەلایزیشن چ باندۆرێکی وێ ینی باڵکێش هەیە لەسەر پەیوەندیان مرۆڤان و خاص کاری مە هاسان دەکات ینی بەرە تشتێکە بوو ناوی سنسۆر بوو لە تورکیا تو نەدەکاری مثلا کتێبی خۆ بۆ نمونە لە ئێرانە کتێبی خۆ چاپ بکەیت نا کتێبی خۆ دەتەکەی PDF هەر کەس دەبینە نەها لە ئێرانە و فیلتر دەکەن ئینتەرنێتی چیلێ پێشی بینە نەکارم بگرن چکە ئەو بووە پێداویستەیەک هەگەر چەند جاران لە چەند مەهەیە بۆریدا ساڵێن بۆریدا لە ئێرانە ئینتەرنێت قوتکردن لە هەر تشتێوان ڕادەوەستێ چکە لە ئێرانێژی ینی لە 8 میلیۆنان نەها نزیکی 30 میلیۆن خەڵک پەیوەندیێوانی ئینتەرنێتی ڕۆژانە هەیە تێلگرام هەیە چه هەیە و پڕ مرۆڤ ڕاستی بە ئالی ئابووریژی بەوی دژین ڕکلام دەکەن چ دەکەن کاوە ئەو هەیە ئەو کتێبێن PDFیژی هەنە و مرۆڤ دەکارن بخوێنن لەومان تشتێک بنێوی سەنسور و نزانم پەیامێمە ناگا و گەوە ئەس خورد بووم لە ئێرانێ لە زانگای لە ئونیڤەرسیتێ بوو ڕاستی ئەم پرجاران گیانی خۆ دەخستە خەتەرێ ترسیە ئەم دەچوون بەیانێک ئەلامەیەک نویسێک دەخستە ماڵ و پۆلیس دەکاری بوو ژمەڕە ینی تەقە بکەم بێنە کوشتن و بڕاستی ینی ئەزمونی منی شخصی دەبێژە هەواڵی مە هاتنە کوشتن کاوە ئەو ئێلامیە ینی بڵاو دەکردن ینی شتێوی سیاسی نەهاتوو گەرەک نییە و ساڵکەیت ینی دەکاری بە ئینتەرنێتی بشینی هەر دەرێ ئەو حیزبێن سیاسی کو لە وڵاتین توتالیتێرن لە دەربە دژین ڕۆژنامەیەوان ئۆنلاین هەیە ئەو باندۆراوی لەسەر ئەدەبیاتشی هەیە و چ شتێکی دنیژی هەیە لە سەردەما مۆدێرن نەها ئەس کوردم و سویدیشم ینی دووڵ سیتیزنشیپ پڕ خەڵکە ناس دەکەم ینی هەم وەتەنداشی تورکانن هەمژی ئەڵمانی فرانسین و تورکیشن ینی لە هەردوو دەرێ هەنە ئەوژی ینی مرۆڤ دێن دەچن بەڕاستی نەها ئێران وڵاتێکی عەجێبە بە پێی دەستوری ئایرانێ قانون ینی ماکەزاکوونی ئێرانێ مرۆڤ گەرەک تەنێ ئێرانی بێ نکات دوو میلیەتێوی دوو وەتەنداشێوی هەبێ و من پڕ ئیرانیان ناز دەکەم دوو پاسپۆرتێکمان هەیە یەکی سوێدی ئەنجی ئینگلیزی و یەکی ئێرانی
كاو دي بدا قرن ايراني وباسبورتي كو ايراني نشان دد كاو دين السويدي وباسبورتي كو سويدي نشان دد اوجي يعني تشتكي عجيبه برد تشتي وساقط تنبو و دياسبوراجي نها او كردين ميكو مثلا كردين باشوري نقول چند ده هزار کردین می باشور لسوید لأوروپا دجین او دین دچن پر یعنی نه کرونا هر چیزی که داره یعنی 2 سال 3 سال بره از سال بابو 2 جار 3 جار دچم کردستانه 4 5 جار و هر هفته فرینک آنجی 2 فرین 3 4 بالفر راست چه سلیمانی راست چه هولیره او معنای دیاسپورا و چیزی دهته گوهرتن ومروب هنا يعني نهاز ناس كم راستي دكتورين مي بناودن كان بزشك لسويدنا صار جاري كما هيك دتن لزانجي لأونيفرسيتي سليماني درس ددن ودكرن يعني كاريواني لكردستان اجا وباريش دقرن ودين لسويدن مالباتي وان هي ناقص وحميشه بقرن لو ما او حمو تشت يعني دكارين هجر حمو الدنيا بوتا قندي كي بتشوف گوندێکی بچووکیشی بۆ تەحمل دنیا یعنی هەم گلۆکەڵایزیشن هەیە هەم گلۆبەڵایزیشن یعنی هون لە 100 ساڵە تەنیاییە مارکزە دەزانن ماکاندۆ گوندێکی بچووکە نەها ماکاندۆ هەموو دنیایە و هەموو دنیێژی ماکاندۆیە و یعنی چ دەبێژن بەرێ هەگە مرۆڤ بە پێ دەچوو بە کوشترێ دەچوو بە ئەسپێ دەچوو بە کەرێ دەچوو پشتڕە قەتار شەمەندەفەر نەزانم عەرەبانە فڕۆکە و مرۆڤ دەبێژن لە پێشە ڕۆژێدا نەها دەزانن یعنی پلان هەیە مرۆڤ بچێتە مەریخە یعنی ئەو تەکنۆلۆژی باندۆری خۆ لەسەر هەر تشتی دەکات و دەزانن لە ئەدەبیاتێدا برانشێکە ساینس فیکشن مثلا ژول ڤێرن فرانسی نویسکار ئەنێ چیشتن ئەو لە مێژەی خۆدا دەگوت نەها هەیە بڕاستی یعنی مرۆ تەلەڤیزیۆن رادیۆ بەرێ بە خەیاڵ هەبوو نەها هەیە دەنگی هەودوو ڕووی هەودوو دەبینین و بە گوت سۆسیال مێدیاژی یعنی هەر ئەو چیشتی نەهام بە هەورا دەخن زووم ئەو بچێکی لە ئەو ئیمکاناتن نووە و ئەو بۆتە مرۆ جۆرێک لە ترانسناشنالیزم هەیە و مرۆ سنووران بەهێسانی دەرباز دەکات و گاوە سنووران بەهێسانی دەرباز دەکات یعنی لە بیرەبەریەن کورداندا ساڵەن هەشتێ پشتێ زیندانی دیار بکرێ ئەس پڕ بیرەبەریان دەخوێنم یعنی فیلمیژی هەنەی کوردی لە باکوڕا چاو مرۆڤ دەربازی شامێ بوو و چ قاز زەحمەتی دەکشینێ نها هەگەر ئازادی هەبە ئەو پڕ هەسانە یعنی لەوما گاواز دەچمە فینلاندێ لە سوێدێڕا و دەچمە نۆروێژە و بڕاستیژی چوومە یعنی مینا ئەو مرۆڤ لە شارێکی دەچێتە شارێکی دن لە سوێدێڕا لە کالماری ڕەگاورۆ دەچێتە کۆپنهاگن شۆپنهاڤن بە پردێکی دەرباز دەبە یعنی مینا شارێکی تەنێ چ شتێک تەلەفۆنێتە دێتە گوهارتن یعنی تەلەفۆنیژی بەڕاستی نەها یعنی ئابوونەیە منی سوێدی هەیە ئەس لە هەر بێمە پاریسێشی ینی تەلەفۆنە خۆ ناگۆڕم ینی خەرجیژی هەر مینا هەوە هەرچش مینا هەوە ئەو یعنی دەرفەتێن کو لە ئەوروپا چێ بووە مەخابن نەها لە ئەو وڵاتێن کو کورد لەبێ دەژین لە عێراق و ئێران و سووری وسانەیە لە پێشێڕۆدا حتمەن وسادە ینی مرۆڤ ئەو دیکتاتۆران نەکارن بۆ هەموو مێژوو دیرۆکا پێشە ڕۆژێمەدا ینی بەرێ مرۆڤان بکرن مرۆڤ دێنە ئازاد بۆ ڕاستی ئۆکێ نەها هەند نویسکار هەن دەبێژن ئەکزیل مانایوی تونەیە ینی ئەز نویسکارم سەرمایە من قەڵەمێ منە و نەها کامپیۆتێریژی هەیە هەر دەرێ ئەس بچم ئەز هاوڵاتیەکی جیهانیم گلۆبڵ سیتیزن و ئەز وڵات چیە ژ نویسکارڕە ئەز لە وڵاتی خۆشی غەریبم نویسکار دەبێژن ئەز کوردم لە کوردستانە غەریبم پشت ڕاست چەند نمونە دەدەم نویسکارێن ئێرانی هەنە دەبێژن ئەم لە ئەز لە ئەمریکایە ینی بەحنا ئازادیە دەکەم و ئەس بڕاستی باشتر دەنویسینم لەوما
نویسکارێ ڕاستەقینە هندێک دەبێژن باندۆرێکی سۆرگونێ تونێ مثلا جیمس جۆیس گوت جیمس جۆیس هەن دەزانن ئەو پڕ ژ دابلینە حەز دەکرد و هەند کەس دەبێژن هەگەر دابلین بێتە بەنداکردن یعنی بێتە خراپکردن لەسەر کتێبێن و لەسەر وەسفێن پێناسەیەن جۆیسێ لەسەر دابلینێ و مرۆڤ دەکارێت دیسان دابلینێ چێ بکە ریکانستراکت بکە یعنی ئەو ژ وڵاتی خۆ حەز دەکرد لێ پرانیە تەمەنی خۆ لە پاریسێمە و 3 جار بەگەڕا دابلینێ و دەزانن ئالیسس هەمووی لەسەر دابلینێ یعنی هەر چش لە هوندری دابلینێ و 24 ساعت لێ بەرفرە 1000 لاپەڕە ئەو نمونەیەکی پڕ عەجێبە و دەکرێت مرۆڤ لەسەروی بڕاستی بفکرە ئەو چییە یعنی تایبەتمەندیەکی مرۆڤ و ئەکسیل بۆ خۆ دەخوازێ دەچێتە ئەکسیلێ لێ ئافرینە بێتە ئەفرێندکارێکی مسا مینا جۆیس ئەو کتێبی مەزن پۆرترێت ئەو دە ئارتیست ئەز یانگ من ئەو بە سۆرانی هەیە ئەس پڕ کەیف خۆش دەبم گاوە ئەس نمونە دەدەم بە سۆرانی هەیە چونکی گاوە بەرهەمێن وسا خورد بە سۆرانی هەن بشێ هەندێک لە کوردێمە دەکارن بە سۆرانی بە زمانێک و بخوێنن و خوێندناوان کتێبان بە سۆرانی و کارتێکەریەوی لەسەر نویساندنی مەژی ینی ئافراندنی مەژی دەبێت ئالیسس نەهاتونەیە لێ من جارە بەرێشی باوەڕ من گوت محەممەد ڕەمەزانی لە باژارێ بۆکانێ و بە ساڵانە لەسەروی دەخەبێتە و ئەس هێوی دەکەم پرۆژێکی ئەو کتێب بێتە چاوکردن من چەند بەشێوی بچووک دیتیە نهاتیە چاوکردن من دەستخەتێوی دیتیە بڕاستی کەک محەممەد کارێکی ئەجێب بکرێ و ویلیام فاکنێژ من گوت ئەو وەرگەڕاندیە دێ ئەس لە بەندا ویژ و دەزانم کەکە سەیدۆ من پشڕاستکە ئەس باوەڕم ئالیسس بە کرمانجی هەیە مراد کریە وەرگەریە کورمانجی لە هەیە چاپ نەبووە ئەس باوەڕم کاوانە مر لەسەر دەخەبێت بەڵێ کاوانە مر من 2 ساڵ بەرێ خوند کە قەداندیە لێ نزانم هاتیە چاپکردن ئاژینە قەداندیە یان هین بە شێوێ بەحساوێ کرد لێ هەیە وەک پرتوک چاپ نەبووە ئەسەوی دەکەم چاپ ئەو پڕ چکە ئەجێب و نەها ینی لە جیمس جۆیستا پڕ ئەلوژن هەن دێدالۆس هەیە ینی دێدالۆس کارکتەرێکە و من گوت دێدالۆسێن و ئۆڤیدوس ئاپراندیە چاوا لە ئەدەبیاتدا دێن ینی دیسان مینا ئەلوژن هەردەم مرۆڤ بەری خۆ دەداوە لەسەر دۆبلینێژی من گوت لێ کەسێکی دن و لەژێر باندۆرە تەسیرە کارگەریە جۆیستایە مرۆڤ دەکارێ بێژە شاگردێویە ساموئێل بێکێت ئەو قازژە جۆیس حەز دەکرد ئەو گوت یعنی ئەزی گەرەک میناوی بنویسینم و دەزانن لە ناوبەرە نویسێنوان پڕ نزیکێتی هەیە و یعنی نویسێنوان پڕ باڵکێشن لەو ڕستەیەن ئینگلیزی نێزە بکەن I can't go on I'll go on یعنی ئەس نکارم بەردەوام بم لێ ئەس دێ بەردەوام بم go on یعنی بەردەوام بوون یعنی دەوامدان ئەس نکارم لێ ئەس دێ بکەم ئەو بە پەیوان ڕادلیزە و دەزانن هەندێک بەرهەمێ خۆ نەتەنێ بە ئینگلیزی بەڵکو بە فڕانسی نویساندی و پشتێرە کەس نکارێەوە هەم وەرگەڕێنە ئینگلیسی بۆ خۆ وەرگەڕاندی یعنی ئەو لە چاوەڕانیە گۆدۆ waiting for گۆدۆ هەر کەس بەیستیە ئەو دەزانن لەسەروی ئەو قاز نویساندن هەیە ئەو مەبەستاوی گۆدۆیە گۆدۆ یعنی گات خودێ ئەو دەبێژن حەیران ئەس دەزانم گات چییە خودێ چییە گۆدۆ تەنێ گۆدۆیە گۆدۆ ئەو نەخودەیە نەی گۆدۆ و بڕاستیژی ماناوی ینی تو ماناوی تونەیە لێ گۆدۆ ینی بۆ کەسن ئەدەب دۆست ئەدەبێ حەز دەکەن مینا خودێ ناسکریە ینی ئەم لە بەندا گۆدۆێن ئەو چییە مرۆ نزانێ چ شتێکی قەت نایە قەت ینی نەها ئەو دوو کارکتێرن سەرەکە لە
به شانوی waiting for Godot لبندا گودوی دا او هر دم دا آخوان و جاران اینی گاوا مرو بنویسکی میزوی دکا 5-6 لاپره 7 لاپره خالبندی نقطه ویتونه و گاوا لتئاتروی وانجی شانوی وانجی مرو هی لسر گوگل هون میزب کن یعنی او مینا دا آخوان و راستی پیوی وان مینا یعنی فونیمیکی دریج خویاده که آنجی مورفیمیکی دریج آنجی پیویکی دریج رسته دبن به دنگیکی دریج او گاوا مرو بری خود دا اکزیلی که او بخو حل بجاردی بخو چویه بیدره بو چویه پاریسه گلو باندور آبی هبویه آنجی نبویه راستی من نزانم کس نزانه لیتنی ام چشتک نزانم که او نویساندن یعنی کار هر کسی نیه هگر مرو لجانا بکت باش تنیره دبینه جانا تایبت آویجی زانن او کچکی جویسی جو بکت پر حز دکر از مینا تکستوال ریدره جو تکستان حز دکرم او جانا تایبتان نویسکاران مالکش جمن راجی جو کسان را لی او نزل زانی چی بکا بکت او کت حز ندکرد یعنی بکت حز ندکرد لی بجویس را رفاقتی وی هبو یعنی دایلمای که سرزنش تانه که وی عجیب بو او همو چشت کون دبن دبیت اوی نویساندنین که او آفران و گابریل گارسیا مارکس ها کتابی که وی بالکش او بوتا فیلمی جی اندکارن میزه بکن No one writes to the colonel کسی که جی کلونل یا جی سرهنگ را نامه نانویسینه یعنی فیلم او کتابی جی گاوم رو دخوینه سرهنگی که کولومبیایی او کتاب نه لکولومبیا او لپاریس یاتی نویسند و به زمان خوشک اسپانی و پیش رابط انگلیزی و نظام فرانسی و فارسی و یعنی به پرانی زمان دنیا هاتی ورگراندن دزانین کلونیل کسی که تقاعد خانه نشین بویا هر روز دچه برسی و خانه نشینی خوب بگیره پره بیتونه و او به هاوجینا خورا و کریوان هاتی کشتن و دیکی کی وانش هست دیک کلباب او یعنی جانی کی پر بالکش پر لخوشی پر لجوانی و پر ل یعنی چاوروانی کی برسیب دی نان معاش خانه نشینی او من بی هر روز درید به کشتی به گمیده او دچه بدره نهاتی هر روز نهاتی او سرهنگ مقد ناوسته او نگرینگ سرهنگ ناوسته گرینگ او مارکز لسرگون بخو دلخواستی او برهمه عظیم مزن خلقاندیه او براستی جارک دی بیجه او لپاریس او قاط راحت بو هگر او راحتی پاریس نبا دبو او نکاری به کتابی بنویسینه نویسکاری که عراقی جی نجم ولی او جی دی بیجه یعنی اکزیل و ولات خوب و وی مینا هوا جاران تو هگر آزادیت نبه لولات خوب بنویسی او مینا هون دربیا و دروجی گاوتو بخاری بی بنویسی او مینا ولاتیته یعنی او لورد بایرن او شعرکی بناو دنگی بی هیا where the liberty is there is my country آزادی لهر دریبه او ولاتی منه و براستی جو گرینگه یعنی مروبین نویسکار پر هستیارن گاو آزادی وانتونه دچن دولاتی که آزاد بنده نویسینن و تنیا فرقی بی هیا مگود مثلا همینگوای لامریکا جی آزاد بو لیدی لپاریس بنویسینه و مرکزشی وسا و وارگاس یوسا شی وسا وارگاس یوسا یعنی او دبیجه the time of the hero او سردما دهنگانا پالوانا و شر کاتدرال و مالا سوز او حموله لپاریس نویسان دیر و دزان نوجی حالات نو بیدگرد
ئیدوارد سەعید یعنی تشتێکی ئەو بە ئەسڵی خۆ میسری فلستینی لە میسری هاتیە دنێ لە ئەمریکای مەزن بووە هەموو کارکتێری خۆچیە کردە مەسیحی نەک مسلمان و دەزانن هۆگرێ فلستینێ هەردەم دەزانن ئیسرائیلیان ژگرا دەگوتن پرۆفسۆری تێرۆریست و ئەو دەزانن ژیاننامەی خۆشی نویساندیە ژیاننامەیەوی پڕباڵکێشە و ساڵێ بەرێ کتێبێک لەسەر ژیاناوی تیمۆتی ئەمریکیەک نویساندیە من هەموو کتێب نەخوێندێ هێشتا لێ ژیان ئیدوارد سەعید بۆ خۆ جۆرێکە لە باندۆرا ئەکسیل باندۆرا دیاسپۆرا و لە هەموو کتێبێن ویدا قاڵاوی پرسێ دێتەکردن و ئەو دەزانن نەک هەر ئەدیب و نویسکارێکی مەزنە موزیسیێنێکی مەزنیشە تئوریسیێنێکی مەزنیشە خەباتکارێکی مەزنیشە ئەو مرد 2003 ساڵێ نەوەدی دوو جار ئەو هات سوێدی منە و دیت یعنی دەچمە لێکچەرەوی جارێک لە ئوپسالایە جارێکشی لە ستۆکۆلمێ هەزاران کەس یعنی بەڕاستی جێ نەبوو لە ئاخری 2002 ساڵێکی بەرێ بێتە مرن لە سوێدێ بوو یعنی ئەو باوەڕێوی ئەوە کو جاران ئەکسیل بۆ ئەدەبیاتێ ئالیکارە و جاران نشینە ئالیکارە مینا من گوت ئەو ژی مینا هەر کەسی دەبێژێ ئەکسیل ئاژی سۆرگۆن کاوە تۆ دوور دەکەوی لە وڵاتی خۆ لە دوور بە وڵاتی خۆ مێزە دەکەی حەزێک ji te ran çêdibe corek li nostaljiya ew dikare ew hez ew nostaljiya bibe be hevêna yanî afirandinê û nivîskarekî pir binaw deng ku şopê çi dibêjin eksîlê û diasporaya li ser jiyana wî dête dîtin û li ser wî xebat hatiye kirin Nabokov ئەو کتێبێوی یا لە سفیل جەسەویاتی چێکردن بەناو دەنگ لۆلیتا لۆلیتاژی بووە سۆرانی ئەو هەر کتێبێکی بووێتە سۆرانی ئەس دەبێژم ژۆڕا هێویدارم لە پێشە ڕۆژێدا بە کورمانجیژی هەبە نابۆکۆف لە ماڵباتێکی پەر ئەریستۆکرات باوێوی لێنینگراد سنت پێترسبۆرگێ نەها لێنینگرادی بەرێ ئەو سنت پێترسبۆرگێ بەرێ ئەو دەسەڵاتدار بوو و پشتێ شۆڕشی ئۆکتۆبرێ ئەو دێن بە دەرێ باوێوی پشتیڕا هەر لەوێ دەمینێ دێتە کوشتن ئەو گاوە نابۆکۆف گاوە زارۆک بوو یعنی چەند ساڵی 5-6 زمان دەزانی یعنی مامۆستایەوی لە زارۆکاتی هەبوو چکە من گۆتە ئەو ئەریستۆکرات و چش دەزانم لە ئینگلیزی ژیان لە کەمبریجێ دەرس خوێند پشتیڕا چۆ بەرلینێ بە ساڵان لە بەرلینێمە برایەکی وی بەدەست نازیان لە ئەڵمانی هاتە کوشتن و پشتیڕا دەچێتە ئەمریکای کتێبێکی وی چیرۆکێکی وی هەیە ناوی ماریایە ماریە ڕاستیژی ماریا یعنی جۆرێک لە ئۆتۆبیۆگرافیە کورتاویە ئەو ئۆتۆبیۆگرافیە خۆشی نویساندیە سپیک مێمۆری ینی بیرانین باخبە لە ماریادا مینە چیرۆکێک ئەو قاڵە ڕووسێک دەکا و لە بەرلینێ لە چەند ڕووسێندن دەژین پشتی شۆڕشی ئۆکتۆبر هاتنە دەربە و نەها یەک ژوان لە بەندا هاوژینە خۆ ئەندەزگیرانی خۆ دۆستی خۆیە لە رووسیا رابێ و ئەو پڕ فانتزی دەکگاوە بێ چی دەبێت چ نابێ نەها سبەی ئەو سبەی ئەو دێ بگاتە بەرلینێ ئەو ڕووس دەچێت لە شەمەندەپەرێ ئەو دۆستی خۆ بگرە ئەو دبینێ لە شەمەندەپەرێدا دۆستەوی هەیە ئەو دبینێ ناستەکە لێ دڵ ناکە ببینە بسا دەچێ خار دەچێ و وەندا دەبێت ینی ئەوژی هەون دەکارن ینی تەفسیر بکەن بۆ خۆ خوێندنەوە هەبێ
ئکسیل سۆرگۆن چ باندۆرێکی لەسەر ئەبینە هەیە ئەبین نامینە یعنی تۆ حەز دەکەی مینا نۆستالژە ئەبینێتە بێ لێ ئەو ئەوین گەرەک لە وڵاتێ خۆبە هەم دەزانن لۆلیتا و پرانیە خوێنەرێنوی کتێبێکی نەباشە دەبێژن ئەو پاڵەوان لە هەنگێک کتێبێ ئەو پێدۆفیلە چونکی لۆلیتا پڕ زارۆک یعنی تەمەنێوی پڕ بچووکە ئەو ژی پیاوێکی مەزنە ژێوی حەز دەکەم ژوێژێ لۆلیتایە لە هەندێک کەس دەبێژن ئەو لۆلیتا دەبێ ئەو قاس خۆشکە ئەو قاس جوانە ئەو قاس هەموو خۆشکێن دنیا لە لۆلیتادا کۆبوونە و ئەو لە هەنگێن سەرەکەی کتێبێ ژوی ئەو قاس حەز دەکا ئەو ئەنکانشسلی ناخودێگە لە ناوشیاریە ناوبکۆفتە ئەبی ناوی بە رووسیا فکرێ مرۆ بکارە بە خوێندنێکی وسا بکە نەها ناوبکۆف نەوێوی لەسەر یوتیوبێ هون مێزە بکەن لەسەر باوێ مەزنێ خۆ لەسەر کاڵێ خۆ داخبە و ئەو نەها رووسی نەزانێ ئەو چیشتێ من گوت دیاسپۆرە نەها نەوەیە چی دەبێژ ناوبکۆفێ نە دیاسپۆرای رووس ئەو ئەمریکیە و هەر لەسەر رووسیا کارێ نوێژی تونەیە هیچ تونەیە بڕاستی ئەو سپیک مێمۆری بیرانین بە ئاخوە من ئەو خوند ڕاستی لەومە گاومڕۆ ئەو دەخوێنە ینی دەزانن ئەو گاوە لە ئەمریکا ینی پڕ بەناو دەنگ پڕ زەنگینیش دەبێت کتێبی پڕندێنە فرۆشتن لە هەموو ئەوروپایە پشترە بە هاوژینە خۆڕا دەبێژێ ئەم بچینە سویسێ و دەچێت لە سویسێ لە هۆتێلێکی دەمێنێ لەو چیایەن خۆشکن ئاڵپوانە لە مۆنڕۆی لە هۆتێل مۆنڕۆیە و هەر لەوێژی دەمرێ ینی کەسێکی کو بە گەنجی مەجبور دەبێ وڵاتی خۆ جێ بهێڵە و پشتی ڕا چونکی زمان دەزانی قەت پرۆبلێمیوی نەبوو بۆ زمانی قەت چکە بە ئینگلیزی دەنویسن و مایکل لە بامەیە و ئینگلیزە ئەو از باوەڕم ناوبکۆ بۆوی بینە هەر نویسکارێکی ئینگلیزیە مایکل نە ئینگلیزە مامۆستا یا ئینگلیزی زمان ناویە ئەزوی من وەکو زمان بینە ئینگلیزە ئینگلیزی مەبەستێ من ئینگلیزی نەک ئینگلیس ببوورینە مایکل فام دەکەس دەبێژە یعنی ئینگلیزی بۆ ببینە زمانی دایکە هەو ئەگەر بخوێنێ ینی ئەو باوەڕم دەبێژە ئینگلیزی یا ناوبکۆ بینە هەر کەسی دیکە لێ ئەوژی پرۆبلێما ینی نۆستالژیک بۆ رووسایەوی هەبوو و لە بەرهەمێوی من گۆل لە ماریادا ڕنگ بەدە ببوورینەکە کە سپاس کرد و من ڕاست کرد چەند نمونە لە دەوروبەرێمە چونکی ئەمنە پڕ ناوبکۆ و چش ناس دەکەین لە ئێرانێ هەن نویسکار ئەحمەد شاملو ینی 20 ساڵ بەرە مرد لە تارانێ ئەو لە گاوە شۆڕشە ئیرانی بوو ئەو لە ئەمریکای بوو و دژبەرێ شای ئیرانی بوو و بڕاستیژی ئەو کەسێکی پڕ سێکولار کەسێکی ئاتێئیست ژیاناوی حەزکرێوی هەرچی شتێوی لێ وەگەڕیا ئێرانی ئەو گوت پێوێکیوی بەناودەنگ هەیە دەبێژێ ئەز نکارم لە دەربە بژیم چرایە من چرا لامپایە من ئێرانیە ئەس گەرەک لە ئێرانێ ببینم و ساژی کرد لە ئێرانی ما و لەوێژی مرد ینی پرۆبلێمی پڕ بوون ئەو کەسێکی بوو شەراب و ئارەق پڕ حەز دەکرد هەم دەزانن لە ئێرانی ئیسلامی ئەو چقاس زەحمەتیوی هەبوون لەها لەسەروی پڕ فیلمێن دوکومنتەر بە فارسی هاتنە چێکردن یەک ژوان فیلمێن هەرێ باش BBC فارسی ینی نیشاندا ئەو کەسک و فارسی دەزانن دەکارن ژە مستەنە دوکومنتەریە شاملو مێزە بکەن ئەو چاوە بەگەڕیا وڵاتی خۆ خاص وڵاتی خۆ حەز دەکرد دەرفەت و ئیمکانێویژی هەبوو هەردەم لە ئەمریکا بمێنێت شارنوش پارسی پور نویسکارێکی بەناو دەنگ ڕۆماننویسێکی باشی ئێرانیە بە ساڵان ما لە ئێرانی ینی تا 20 ساڵ بەرێژی هەر لە ئێرانی ما و زیندانێکی کشاند و بیرەبەری خۆ یان بیرانینە خۆشی نویسان پشتیرە ئەو دوو جار هاتە سویدێ وەگەڕیا ئێرانێ پشتیرە بڕاستی نەکاری لە ئێرانە ببینێ ینی ژیان سەخت نەها ئەو لە ئەمریکایە و گاوە چوو ئەمریکایە دەبێژە ئەس لە ئەمریکایە ینی بڕێ ئینترنێتێ بە هاوڵاتیان خۆ
وڵاتیان خۆ لە پەیوەندیدایە و ڕۆمانی حربیە ینی قەبە 700 لاپەڕی لە ئەمریکای نویسان و ڕۆمان قالە دیرۆکە مۆدێرنا ئیرانە دیکە ماڵباتێن سیاسی و حیزبێن جیاجیانە تودە و کۆمونیست و مجاهد و ینی لە ماڵباتێکی پرانیێن عالیە سیاسی ئێرانی ینی نۆنەراتی خۆ دەبینن و منیر و ڕەوانی پوریژی هەر لە ئێرانێ بوو لە دەما کۆماری ئیسلامی ئەویش چەند ساڵ بەرە چوو ئەمریکایە ئەو نەها لە ئەمریکایە پەر کەیف خۆشە و باشتر دەنویسینە دەبێژە ئەس باشتر دەنویسین ڕۆیا حکاکیانیشی وسایە لێرە هون دەبینن ینی 4 نویسکاری ئێرانی یەک لە ئەمریکای ڕا دەزەبرە ئیران دەبێژە نکارم بە دەرەوە بژین و سێی بە هەنە لە ئێرانە ڕادستنە دەرێ لە دەربە باشتر دەنویسین دیسان هەگەر ئەس بخوازم بێژم تئۆری تونەیە ئەس دەبێت لە ئێرانێ باش بنویسینم ئاجی لە ئەمریکایە ئەو نمونە لە کەسێکی ڕاتا کەسێکی فەرق دەکەم ئەو شاملو من گوت I am from here my light is on here چرایە من لەبەر دەستوتی من اینجاییم چراغ من اینجا میسوزد ئەو شعرێکی ویە مینا شعر دەبێژ من شەهرنوش گوت ژن منیرۆز دیشان ژن لە ئەمریکا دەژێنەها و ڕۆیاژی لە ئەمریکا دەژێن و پڕ گەنجیشە سایتێک هەیە بۆ کەسێک و حەز دەکەن ناوی هەنگ ئاوتە ناوی ئیران هەنگ ئاوت ئیران ئان یوتیوب ینی هەون دەکارن مێزە بکەن پڕ نویسکارن ئێرانی قاڵە ئەزمموی خۆ دەکەن لەسەر دیاسپۆرایە لەسەر ئەکسیلێ لەسەر سۆرگونێ نەها هەر کەسی کەکە محەممەد ناز دەکە محمد ئوزون هەگەر ئەم قاڵە دیاسپۆرایە دەکەین تیپیکل نویسکارێ مەیەک و لە دیاسپۆرایە بڕاستی خەبات کرد و چەند ڕۆمان نویساند و نەها لێکۆلەرێن دەربەی ڕۆژاوایی هەن مثلا کرۆین بروک دەبێژە هەگەر دیاسپۆرا نەبا هەگەر هون ینی سۆرگون نەبا کرمانجی پڕ زەحمەت بوو نەها مینە ئەو کرمانجی نەها لە بامە هەیە هەبوو ینی دەرفەتێکی مەزن لە دیاسپۆرایە چیە بوو بۆ کرمانجی بەتایبەتی لە سوێدێ ئەدەبیاتە سویدیە ینی برانشێکی وێ هەیە کارمێژە وسال بێژە برانشێکی شاخەیەکی لخێکی ئەدەبیاتە کوردی هەیە دەبێژن ئێکۆلا سوێدێ ئەو نویسکارن کورد لە سوێدە نویسان و پڕن ینی چل نەها ئەو دەبێ مرۆژ هەمووان حەز دەکە هەموو نویسکارن مەزن نەبن لێ 100 ساڵ دەهێن 80 و 2000انیش پەر بوون گۆوارێوان هەبوون بەربانگ نزانم گۆوارن فدراسیۆنە کوردان هەبوو نەهاژی کەم بووە و دکارێ مرۆڤ فکر بکات چما کەم بووە گاوە باشوور ئازاد بوو دیاسپۆرای کوردی بچیەکی لاواز بوو و باندۆرە سیاسەتیش لەسەر دیاسپۆرایە کوردی هەیە کۆمەڵێن کوردی فدراسیۆنە کوردان لە دەروە وڵات ینی دابش بوو ئالیگرن حیزبێکی بۆ خۆ چێکردن و ئالیگرن چەند حیزبێ دیکە بۆ خۆ چێکردن ئەو مخابن بچێکی دیاسپۆرایە کوردان لاواز کرد لێ محەممەد ئوزون ڕۆمانێن خۆ و چەند بەرهەمێن دنێ خۆ لە دیاسپۆرا ینی دەکارم بێژ هەرچی و ئافران لە دیاسپۆرایە بوو بڕاستی لە سۆرگونێ بوو و خەڵکێن دنیژێ هەنا ئەس حەوجێ ناکە ناویوان هەموو بەرم نەها لە سوێدە فرات هەیە فراجەوەری و نویسکارن بنێمەژی هەنا زۆرن فڕن ئەنجامێک لەوێ بەحسێ ئەوە ئەکسیل سۆرگون دەکارێ مانایە وێ جیاواز و باندۆرێ وێ جیاواز لەسەر نویسکارێن جیاواز بە شێوەیەن جیاواز هەبن بۆ کوردان بتایبەتی بۆ کرمانجان زارەوەی مەکرمانجی کرمانجی باڵکوور دیاسپۆرا باندۆرێکی پەر ئەرێنی هەبووە هەون دەزانن لە بەشێ هەرە گرنگ کوردستانێ و باکوور بوو حتا کو ساڵە 90 بڕاستی دەرفەتاوەشان و ئاخافتن و
نهاجی نه به معنای نییە دەرفەت پڕن باشتر دەزانن هەلو بەرچەوایە لێ نەوەدا ینی بچێکی دەرفەت ئاوا بوو و ئەو باندۆرە خەبات و تێکوشینە کوردان و گوهارتنێن پۆلیتیک جیهانی ناوچەیی هوندری وسا بوو و دەرفەت زمانی کوردی ڕاچێ بێ ڕۆژنامەیە کوردی و پشترە دیسان نەمان ئازادی وڵات داهاتە چاوکردن دەرێ مانگانە پشترە هەفتانە پشتی ڕۆژانە نها مخابنتونەیە ئەنیستیتۆیا کوردی هەندێکاری کوردی هەبوو هینکەر کتێب چێب بوو پڕ چالاکی نها مخابنە و کەم بوون و دەرفەتج کوردان ڕ زەحمەت بووە هون هەموو بەهیست ئەو دێنیس هاتە کوشتن ینی کوردیسان مینە ئەحریمەن و شەیتان دێنە خۆیاندن کوردێن باش و کوردێن خراپ پڕانیە کوردان خراپن دەزانن لە باکوور ڕەوچەوەیە لە ڕۆژاوای کوردستانی و دەرفەتێن کو لە 10 ساڵ لە 1911 بێوە چابوون چێبوون ئەو دەرفەتێن مەزنن ژ زمانی کوردی را بەرێوانتونە بوون بڕاستی من ئیرۆ چ شتێک دیت ئەحمەد حوسێنی لەسەر فەیسبووکی خۆ کۆمبوونێک لە قامیشلو چێکردبوون یعنی یەکێتێ ڕۆشنبیرن ڕۆژاوای کوردستانێ ژە حەلیم یوسف را خڵات چێکردن یعنی خڵات دانە حەلیم یوسف بینایەک ji damezrênerên civata ya herekeye roşenbîrên Rojavayê Kurdistanê berê li hundir li derve çêbû niha li hundira li Qamişlû û rêzgirtin li Helîm Yusuf hûn dibînin yanî ew bandora eksîl diasporaya Kurdî li ser zimanê me taybetî Kirmancî her erênî bûye û soranîşî bi rastî wisa bû çünkü soranî dizanin derfet başûr herdem hebûye lê salên heştê derfeta siyasî tune bû û romanên newedî jî bi taybetî heştêkan romanên baş li derveyê Kurdistanê de hatine çapkirin piştî newedî ra dizanin newed û yek raperên her çî ji hate guhartin niha navenda çapemeniya Kurdî bi soranî biçekişî bi Kirmancî li dihokê yek dû bişanxaneyê baş hene lê ne bi elfibeyê Latîn wekû bi elfibeyê Erebî aramî dêne çapkirin û dikarîn bêjin diasporaya Kurdî eksîla Kurdî li ser piraniyê nivîskarên Kurd ku li derve dijiyan bandorekî vî erênî hebû niha ez spasiyê ve dikim û ez amade me heger axaftin û pirs û lêdwanê ve hebe ez guhdarî bikim û beşdarî behsa we gelekî spas gelek spas mamoste dest xweşmandîne ve bi rastî babeteke gelekî xweş bû ji bo kesên ku lîteratûral ser diasporayê û mekanan nas dikin ji xwe hem bi bîrhanîneke gelekî baş bû gelek xwendinê me kem bibûn te ew jî bîra me ve anîne û pir xweş bûn ew modelên Safîr û modela Cohen û Fischer ku wek berdewamiya wî ne piştî nod û yekê wan ji salê 2000 de gelek tiştê zêde kirin û münaqeşeyê gelekî xweş in ji ber ku pênaseya diasporayê xwe dewreke dirêj bû cihê münaqeşeyê yani çi diasporayê çi ne diasporayê te bi xwe jî te bar kişan ser kesê ku bi mecbûrî diçin û kesê ku bi dilê xwe diçin divê mirov wan ji du cuda bike elbet gelo James Joyce diaspora bû yanî kesekî sürgün bû Samuel Beckett kesekî sürgün bû Kafka digel welatê xwe bû bi Almanî dinivîsand ew jî sürgüniyeke navxweyî dijiya şivan perwer digot zor e mirov li welatê xwe bin dest ve zor e yanî mirov dikare hemû têgahan bi hevdû girê bide bi kurmancî tenê xebatek heye ji dervê çarşeveya akademîk de min li ser Kurdên Bakurî tenê lêkolînek dît berîn hat çend salan li zanîngeha Rûwanê min jî bi îlegalî alî wê kir Sînem Özen xebatek çêkiribû ser Kurdên ku ji Bakur hatine û Normandiyayê dijîn çawa mirov dikare pênaseya wê bike ez wan referansiyên ser diasporayê jî ji wê xebata wê nasûn dikim pirê de ji derve û di nava wêjeya kurmancî de jî tenê pirtûkek heye pirtûka Yaqûb Tilermenî ku ew bi xwe jî ji mecbûrî hate sürgünkirin Yaqûb Tilermenî û Renas Jiyan û Rojîn Xewn ji ber ku bi Kurdî dinivîsandin hatin sürgünkirin çû ew şandin welatên Yozgatê û Rîzeyê û Orduyê deverên wiha li wê derê sê çar salan mecbûrî man li ser sürgüniyê fikirîn li ser rewşa xwe fikirîn Yaqûb Tilermenî
الويدري فرهنگا سرگنه نویساند اف نویسکارێک نو هاتە بەحساوان دکرد ویژی gelekî بەحساوان kiriye xwestiye fam bike ku nivîskarên Kurd jî îroj mîna wan çawa derdikevin sürgüniyê û sürgünî çi bandorê li wan dike lê elbet ev hemû hestiyariyên li ser sürgüniyê ne ya rastî te xwe te pir xweş balkişan ser malata ava te got wek ew nivîskarên îranî jî te got yanî her dera ku ez lê azad bim ew derwelatiyê min e ji bo edebiyatê em bêjin ji edebiyatê re welat tune yani meskenê wê tune mekanê wê tune çima ji ber ku nivîskarek li welatekî dijî tê xwendin ew ku derê binivîsîne jî ne mihîm e gava ku tu dipeyivî hate bîra min ku min Dostoyevskî li Mêrdînê xwendibû Victor Hugo li Diyarbekirê xwendibû Steinbeck li Stenbolê xwendibû û James Joyce li Parîsê xwendibû yani bifikre ji bo min evana ji ku ne li ku derê nivîsandine ne ew qasî kirînge çima ji ber ku ew ji bo min nivîskarekin û ez biçim kîja welatî jî ew ê jî min re werbî welatî hingê edebiyat asil bêwelatî ye wê rojê min peyveke xweş bi îngilîzî dît li ser dokumenterekê û jê digot landless ew landless pirkê famî jê hatin goya ev çi pêrek xweş e mesela bêwelatîbûn bê mirov çawa kare binav pênase bike bi rastî edebiyat milkekî bêwelat e bûrên niha fîlmekî Kurdî li başûr çêdibe navê wî bêwelatî ye aynen belkî mijbûr dîtibe kê tê de dilîst hunermenda me ya navber Xanî tê de dilîst hanî erê hanî goranî bêje sineye niha li Berlînê dijî aynen ew ecêbe kiça wîşî yanî dayîk û kız bi hewra dilîzin li bêwelatî de wê derê bîra me dema bû yani pêrek wa xweş bû ser bêwelatîbûnê we dizanim ku niha Engîn Sûstan ew jî mamosteyekî zanîngeha Kurdî online e Engîn Sûstan û çend hevalên xwe jî li Berlînê ew jî niha ez dibêjim qe ekspozisyonekê vedikin pêşengehekê vedikin bi navê bêwelatîbûn ew jî li wê derê têdî îroj xweşan ser komameya mamosteyan jî danasîne yani têgeheke wiha ye ku nava edebiyatê de ji berê de heye te pir xweş ew dîrokçeya wê te pir xweş bi zelalî te nîşan da ji Homeros heta bi Joyce heta bi Mehmet Uzun ku îroj mixabin yani Mehmet Uzun ji destî ji Kîseyê Kurdan çû karî û gelek tiştên baştir jî bikire lê Kurd îroj milletekî wiha ne ku her çend diaspora nebû berruhê wan weke cihûyan lê dîsa jî van sîçil salên dawîn Kurdan êdî diaspora nas kir hêd nava xwe de dane werivandine da ku bikin haveynekî edebiyatê tenê ji derfetên diasporayê yani ji derfetên derveyî welêt îstîfade kirin û edebiyat û ziman ava kirin lêbelê hê diaspora ya jî ew derketîbûn ji wan re nebûye haveynê avakirina welatê avakirina wêjeyekê ku weke cihûyan mirov karibe behs bike ji ber ku hê diaspora karakterîze nebûye tamamî cem Kurdan tenê weke alîkar weke derfetên azadiyê mirov dikare pênase bike îcazê niha dorê bidim hevalan kesê ku dixwazin tişna bibêjin bila kerem kirin mamoste tengezar dibêje destê min nayê hildan em ê destê te hildin mamoste kerem mamoste tengezarê malînî fermû kerem bike Êvar baş li ser vê babeta gelekî giring rastî ha ez ixtiyar bûme baş baş êvar baş gelekî spas bo vê xwendina gelekî biçekî bilez û bes lê têr û tesellî jî têra wê hat bi rastî babetek pir giring e û kesek jî nemaye ku pê têkildar nebûye yani yê li Hundir û jî yê li derve jî taybetî Kurd û Kurdistan yani her yekî ku Kurd ji dayîk wekû siyasetmedar hatiye dinyayê ji hê ji diya xwe dibe û wekû nivîskar wexta ku nivîskar be ew jî wekû yekî li sorgunê ku jî ji ber tim ew sensor li ser wî heye wexta ku sensor ser yekî hebe reheyekî bike mayî de tarawgehê de ye de koçberiyê de ye ji bo têgeha eksîlê koçberî bê mişextî bê ew ez bahwel dikim yek dikarê bi gelek şêweyan behs bike behsa we behsa bêwelatî kir yanî me mislan tê bîra min sala 2000 me şanoyek min û yekî derhênerekî
هولندي نافي ويجي نيمانسلاند بو يعني بولاطي يعني نولاطي تكسي هنگی جیانا بیست کسی پنابر بو شانویک او جی گلک جارا داخویا کردن کو کسی پنابر چخاص دکاری خود هندروی هر تفگرکا ادبیات دا بلوینی جوان جی شانو بروجي يعني باش تكون من في سي جي اس بروجي وياك بيليس لي از بحثات شكليه بكم ادبياتا يا كوتشبريه يعني جيا اكسيدي براستي جزوابو لي جنگا جهانيا دوم دست نشان كر او ادبيات قلقي دست نشان كر وقتا كو تايبتي ادبيات يعني ادبيات ثانيه مظن وكورتوخولسكي كو هاتا سويدي نيلي زاكس كو هاتا سويدي وبون فيسكاركا الماني سويدي وخلاتا نوبل شستو ششاور و نافيتشيا افي شانوغارد برتولد بريشت و باول سيلان شخوا باشترين هالبستا خويا تودس فوق يعني خطادنا بلا مرني وجياني دياكو ازيل سربحس بكم هالبستا صلاة بيستايا كو بهترين هالبست بهترين لكولين السربويا از نزانم تشكتيب وكا هالبستا تودس فوق يعني جيان فوقا مرني يعني درزا مرني نوتن مرني بهالحال هي أسبهورناكم كلين وكا كل سلوي هالبس تشيبوبن صار تبردو كا الدنيا دا تكو تشيبوبن أو هالبس تبحول السلام يعني أفنا بري براستي قالك خالد يا خويا كرن من دخست جكك هاشم تايبت مندين أدبياتات هارا وجهه هناكي بزانم إجبر أو قالكي جرنجن ألمانا قالكي دست نشان كرن ألمانا يكش دست نشان كرني بتايبتي يكو جهونا يكس دست نشان كرني وكو زماني وان نزمانا كي قالكي بهزب ألماني بو لزمانا كي بردا قلتي بو بكولتور وجيان وتراديسيوناوا يعني وقتاقو أصبحسات ودسفوقي بكم يانجي بحسا روزي أوسلندا بكجبو كوفينا هاتيا بكوفينا كونها لويا وقتاقو بحسا شيري رشدكي وهالوها بهابط بسلانجي بحسا شيري رشدكي الفقري يعني باشماين جهوا وان أو روشا هولوكوست وروشا أوشفيتسوا كو تيدا يعني بل قالكي جرينج بو حتى نيلي زاكس هالبستي خودا وقتاكو هالبستاوي اسرائيل وقتاكو ياك دخوني ياك دزاني او نوستالجيا كو تبحث كري يعني او تايبه منديكا بيربل جرينجا تبحث نوستالجيا بيغومان كلكا كي هاشم لي تايبه منديكا بيربل جرينجا بادبياتا اكسيلي يعني يا كوتش بريه وتارا وجهه هنا كدي انا مثلا زمان وكم قلت زمان كي بلكي نبي يزبي بكي مسجد المانيا دا اصبح لكم نبي يزبي ليه زمانك دا قرتي بو زمانك ابستمولوجي دا بل خرط بو اف خصله تكديب وجي تيوري لبرن كو تيوري يعني هيجي برز لكن ايا تيوري هي يعني مثلا دوشك منفرد دبي تيوريا ادبياتا اكسيلي هيا ودنفيسني قالك المانا جنفيس عندي براسي قالت يعني وشان خانيا ميتسكا ياكوش يونيفرسيتا غوتنجن ولا دنفيسي قالك بابت سوين فيسنا تيزنا هنا بلكي نبونا تيوري تيزنا كو ببنا تيوري لسوي يعني يا او اكسيلا ليتراتورا اكسيلي قفتو تيدا قالكن ودانو ستاندن هيا من تخص أزوير خصلتي بزانم وان خصلتي يدو كرديدا مثلا تشتكي أزي وكو نمونية كي بيجم جالكي من شبك ببيتريك كريستيانو راه هالبسوانا كي مايكل فيديا هالبسوانا كي يه كولانا ستريت بويت يه نيويوركي هالبستكوية كي قالكي بتوشكا جالكي هيلاري كلينتون $3,000 هالبستكوية بتوشك لسر كولانا نيويوركي كري ما شافك بهذا الشكل تبي من بسك جمكر ويبخوا قلت قلت أفشان صلاة الألمانيا يمكو أسبوع هنجي بازا صلاة بوكو ما مجو أفبازا صلاة جو هي أو إيشا ولات بتريا الولات جي أفبرس جمكرن إيشا ولات مري دماغ وروشا ولات ما بستعمل فيدي دماغ روشا ولات ولو تشوساندن تذهبي نأزادي تذهبي نخشبون تذهبي ولاتيكي هبي يا النبي بس وقتا كنا آزادی تذهبی نخوشی تذهبی چه جالی آبوری و هر یک
پێدەحسێ و لێ دەرڤژی ئەو نوستەجیایەکی یەک دوێ ژیانی دەیە ئەس نزانم نویسکارەی کورد تا بێگۆمان ئەس بەهوەر دەکەم قالکردیان نا لێ هەر نویسکارێکی کوردیە تاراوگەهێ ji تەکنیک و هونەر تەکنیک و هونەریە ئەدەبیاتە ئۆڵپی فێدە کردیە ینی مەتمامە چشە یە فەڕەنسی بێن یان یەک و هەلبەست نویسە یەک وەڵخنەیە نویسە مەژێ سوود وەرگرتیە چ دڵیا وەرگەڕانەیە چ زمانی دیرەک دەبێ ینی the first language چ دوێ زمانێ مەسوود وەرگرتیە لێتا چرا دەیە مە بخوا ئافراندنك ژێ لیتەراتورا ئەکسی لێرەکردە ئەو جهێ پرسەیە و بەلکی لەسەر وێ ئاخافتن هاتەبانەکردن ئەس بەهوەر دەکەم ئەو مەسەلەی جیمز جویس ئۆلسێس و یێدی و ساموئێل پێکێت و هەمە هەمی نویسکارن دانتێ بخۆشی وەکەتە بەحس کرد ئەو دهێندەروێ تاریخە یانجی دیرۆکە ئەدەبیاتە تاراوگەهێدا بڕاستی ئەو تێ خوێندن و ئەو گەلێکی گرنگە لێ لەڤێدێ ئەس بەهوەر دەکەم گرنگیاوێ ji بۆی ماکومەژێ سوود بهترژی بێگومان مەسوود وەرگرت لێ بهترژی مەسوود وەرگرت بانە خصلەتن ئەدەبیاتە ئەکسیلێ سەدەمن نەهێزبوونا کوردان ئەدەبیاتە ئەکسیلێدا و یانجی نەئاڤەکردنا ئەتمۆسفێرەکێک و ئەدەبیاتە ئەکسیلێژە دەرکەوێ و سپاس کلێکی بۆ وەجارەکەدی سپاس مامۆستا تەنگەزار ینی بێگومان ئەو تیشتن تو دەبێژی هەموو بەحسن پڕ گرنگن مرۆڤ دەکاری لەسەروان ینی باخەبێ مخابن لێکۆڵینن برد لەسەر ئەو مژاران کەمن ئەگەر ئەس بۆ خۆ بێژم ینی ئەو تیشتێن گشتی دەبن جێنەڕاڵ ئەوژی نەز پڕ باشە نەز نەکارم بێژم مثلا ڕمان ئین کوردیەن دیاسپۆرایە ئەو تایبەتمەندیە وانە ینی من بچێک خەبەتیەمە لەسەروی لێ ئەو بچێک کۆم بووە ناوشتی تازە هاتیە و پشتی ڕا گاو مرۆڤ دەرسێک دەدا ینی بۆ خوێندکاران ئەو بۆ بەحساوی دەکە ئەو پڕ گرنگە ئالیەن ویە جیهانی و تۆریک بزانبە و پشتی ڕا محاولە بکە تێ بکۆشە ئەو ئالیەن گشتی لەسەر ئالیەن لۆکاڵ ینی دەبەری خۆ ینی دکار بینە ینی ئەم نەکارین ینی دیاسپۆرە تەنێکی کوردان نییە مەگەر بزانی کەسین دنە ئەمژی لەسەر مەش باندۆرەوی هەبووە لێ گاوە ئەس دەبێژم تئۆری تونەیە ینی ئەو مانایە نییە و خەبات نهاتیەکردن بەرسیوێک کۆنکرێت تونەیە و نەکاریژە هەبە ناون کەسێن کو بە ئەدەبیاتە کلاسیکە پارسی شارەزایەتیوان هەیە دوو شاعرێن هەرە مەزن لە ئەدەبیاتە کلاسیک پارسی هەن سەعدی و حافز و ئەو نەتەنیار ئێرانی نین بەڕاستی سەعدی 100 ساڵە سێزدانە و حافزی 100 ساڵە چاردانە و هەردوو پڕ باش تێرە ناسکردن لە دنیایانی هەر زانینگەیەک ئونیڤرسیتەیەکی ڕۆژاوایی بچی پێشە فارسیێوان ینی حافزێوان هەیە و سەعدیوان سەعدی دەبێژن مامۆستای پەیو ئوستاد اللغە و حافزیژی دەبڵن لسان الغەیب ینی ئەو قاز گرنگن بەڕاستی و بە ئینگلیزی بە سوێدی هەموو وەرگەڕێنوان هەیە نەها ژیان ئەو دوو کەس پڕ باڵکێشە سەعدی هەموو عمری خۆ هەر لە گەڕان بووە ینی کوێ هەر دەرێ مەککە دوو جار بە پێ نزانم بلاد و شام حتا چینە چوویە و قەت لە پەسنا باژێڕێ خۆ کە شیرازە یەک دێڕژی نەنویساندی قەت نوستالژیەوی تو نەبووە ئۆ شیراز نزانیت حافز لە شیرازێ هاتێ دنێ و لە شیرازێ مرد و قەت شیراز جێ نەهێشت یەک سەپەرژی نەکرد لە هەر کەس بچێکی حافز دەخوێنێ هەمووی گرینە ئەو خدایە حافز شیرازێ من بپارێزە ینی شیراز چەندە خۆشە شەرحیوی چەندە سەیرە ینی ئەو نیشان دەدا کەسێکی کو هەردەم گەڕیایە غەریبی دیتیە بە ساڵان لە دەربەیە باژارە خۆمایە هیچ باندۆرێکی لەسەروی نییە شیراز لێ کەسێک کە هەموو عمری خۆ لە شیراز مایە ئەو قاز دەناڵینە ئەو نمونەیەکی هەرە باش کلاسیکە کو مرۆڤ نزانێ بڕاستی باندۆرە
اكزیل لدربمان تو بخوب هەڵبژێری ئاژی بە مەجبوری بێ لەسەر مرۆڤێکی چییە ئەو مینە ئەوەیە هەموو مرۆڤان ji تێکستە ئەدەبی حەز دەکەن لە هەموو مرۆڤان نەئەدیبن و نویسکار پڕن لێ هەموو نویسکار نەسەرکەتینە ینی گاوە شێکسپێر دەنویسان ینی مثلا 100 ساڵە ئاخیرە 100 ساڵە 15 کریستۆفەر مارلۆژی هەبوو ئەوژی باش دەنویسان لێ چەندی کەسی دیکە هەن ینی گەوا مرۆڤ تاریخ ئەدەبیاتە ئینگلیسان دەبینە BC ئەو وێ گاوێش ئەو قاز ئینگلیسی دەنویسان دەزانی ینی باندۆر ئەو چییە ینی ئەو زاتە تاڵنت نزانم ئیستعداد قەریهە هەزار نێوژی ڕادەکاری مرۆڤ بێژە دیاسپۆرا ئێکسیلیژی وسایە نەها تۆری لەسەروی گاواز دەبێژم تونەیە ینی کەس نابێژە هەگەر تۆ بچێ دەرێ باش دەنویسینی تۆ گەر لە هوندەروی باش دەنویسینی ئەو قەت بەرسیوی تونەیە نا هەندێک کار هەن مەسەن دۆلۆس و گوتاری ئەو دوو فرانسیە پڕ ناودار و تۆریسێنن مەزنن کتێبێکی بچووکی وان هەیە ناوی ماینۆر لیترەچەرە ماینۆر ینی ئەو بە سوێدی هاتیە وەرگەڕاندن میندرێ لیتراتور ینی ئەدەبی بچووک لێو بچووک ماناوی نییە ینی کەم نرخ ئەو مینۆر ئەمژێرت بێژم مینۆر بە فڕانسی بە کورمانجیژیان بێژم مینۆر مینۆر ئەها ینی کرمانجی ئەو باشە پڕ پەیوان مینە خۆ وەردەگرێت ئەسلی کورمانجیە فرانسیاش کورمانجیان دزیە دەبێت لێ ئەو قالە کافکای دەکات دەزانن کافکا بە ئەسلی خۆ چێکیە چێکی و ئالمانی بڕاستی نەزمانیوی ئەسڵە لێو بە ئالمانی دەنویسینە ئەو گاوە دۆلۆز و گوتاری ینی قالە پەخشان نویسینە کافکا دەکەن دەبێژنە و ماینەر لیترەچەرە ئەدەبێکی پڕ سادە سیمپڵ ینی پێی بێنوی نەزەحمەتە تز ئیزی چما ینی لێ ئەو نابێژن هەر کەس لە دەرەوە بنووسێ ئەو ئیزیە نامەسەن من قالە ئیدوار سەعیدی کرد ئیدوار سەعید کتێباوی بیگنەرز مێزە بکەن ینی ئەو پڕ زەحمەتە بەڕاست ینی پێی بێنوی زەحمەتە ئەو مرۆڤ دەبێژە وێگاوە بۆ کتێب دەنووسی گوگل تو نەبوو لێ ینی ئۆنلاین دیکشنەری ئەو دانیشتیە سینۆنیمز هەڵمانە ینی پەیوێک 10 معناوی هەیە و دوای ترمینۆلۆژیان موزیکە هەڵقستیە وێ دەرێ ئەو دەزانینەوە نێ زمانەوی ئینگلیزی بوو عەرەبی و پشتیرە ینی ئەو بە حیسابە چ دەبێژێت ماینەر لیترەچەری دلۆز و گوتاری معناوی تونێ ئەو مانا لە سەروی ڕاست نینە لەوما لەسەر کوردان نەها کتێبێکی پڕ باڵکێش ئەمریکیەک نویساندیە لەسەر بەراورد ئان مقایسەیە ڕۆمانە ئینگلیزی لە کەنەدا و لە ئەمریکا زانین ڕۆمانی کانەدایی ئینگلیزیەکان نە فڕانسی و ئەمریکایی هەردوو بە ئینگلیزین لێو دەبێژێ فەرقیوان هەیە ینی بەحسێکی وی هەیە لیترەچەر ئەند ناشنەلیزم ینی تۆ گەرەک نینە زمان یەک بێ زمان دوو بن هەتا جیاوازی هەبێ زمان دکارە یەک بێ لە بە یەک زمان تو دوو ناسنامە دوو ئەدەبیات بەئافرینی ئەدەبیاتە کەنەدی و ئەدەبیاتە ئەمریکی ئۆکەی نەها ئەو پەیو یەکن لێ جیهانێک کو دێتە ئافراندن دوو جیهانن ینی فەرقینە لە کەنەدا ماڵبات مانایەکی وی هەیە و لە ڕۆمانانیژی دەڕاستی هەیە لە ئەمریکا مانایەکی دیوی هەیە ینی ماڵبات چەوانن کەرنەل فامیلی چییە و ئەو 200 ڕۆمانین ئینگلیزی کەنەدایی و ئەمریکیدایە بەرهەو و دەرەنجامێن پڕ خۆشکی کردێ پڕ هێژا پڕ باڵکێش من بۆ خۆ چ کرد من گوت نها ئەس فارسی دەدەمە بەر کوردی ینی نها ئەو شتێکی دنە زمان جیاوازە ئینگلیزی فارسی و کوردی لێ ماڵبات و بەسەرهات و چارەنویسە لە هەنگان پڕ ینی جیاوازە
لە ڕومانین فارسیدا دایک ئەو چی من بۆ خۆ پێگەیشتمێنی لە کۆڵینی من ئەم نیشاندا دایک پر سنتراڵە ئەنی دایک باندۆڕێوان لەسەر هەر شتی هەیە دایک ڕۆڵێکی پرمەزن دەلێزن لە ڕومانین کوردیدا دایک پەر باندۆڕێوان لاوازە دایک هەردەم نەخۆشن ینی مێزە بکەن لە ڕۆنی مینا ئەوینێ دایک چاوایە لە ڕومانی بەختیار ئەلیدا دایک کەتیە ئەنی هەموو زارۆکێنوی دەبێژندا تو چمان ناخۆی دایک ڕازایە هەردەم ڕازایە ئەو قاز ڕازایە هەندێک زارۆکیوی دەخوازن ئەو بکوژن دەبێژن و بمرێ باشترە و لە هەندێک ڕومانی کوردی دایک لەش فرۆشن لەشی خۆ دەفرۆشن من گوت ئەو چییە ئەو یعنی سوتفەیە نەهان لە سیمبۆلیزمدا هەم دەزانن دایک و وڵات یەکن دایکان نیشتمان دەزانن شانۆیە هەرە یەک لە کۆمارە مەهاباتێ لە مەهاباتێ هاتە نیشاندان ناوی دایکی نیشتمان بوو دایکان نیشتمان و دەزانن دایکان نیشتمان لەوێژێ ینی لەت دەکرێت و چوار پارچە دەکرێت ینی هەرکەس دێ بەشێکی دەبا هەگەر دایک نیشتمان بێ ئەو من ئەو کتێب گوت لەسەر ئەمریکا و کەنەدا هاتێ نویساندن تۆریە مەزنیوی ئەوە کو ئەدەبیات نە لاساوەکردن ئیمیتیشن میمیک ڕاستی و ڕئالیتەیە بەڵکو ئەو بخۆ ڕئالیتە چێ دەکات کۆنستراکت دەکات یعنی ئەمە لە گۆر ڕومانین خۆ ژیانە خۆ چێ دەکەین ناسنامەیە خۆ چێ دەکەین هەگەر وسا بێ دەبێ unconsciously ناوشیار ناخوداگا ڕوماننویسێن مە بزانبن ینی دایکامە وڵاتی مەتونێ ئەو بێ وڵاتی کەرەکتەرە دایک لە ڕومانین کوردی وسا دەردەکەوە ئەو نەیەک نەدوو نەسێ نەچارەپێت من 10 ڕوماندا بەرهەو هەموو وسانە ئەو دەبێ تایبەتمەندیەک ڕومان کوردی بە گێڕانە کوردی بێ بە گوتنا کوردی بێ لێ پر زەحمەتە بێژی ئەو لە دیاسپۆراژی وسایە چونکی جیلا نەفشا یەکەم مثلا مەهابات قەرەداغی لە باشوور دەست بە نویساندن کرد شێر دەنویسی گاوە هاتە سوێدەریستان دەنویسی ڕومانێن خۆر لە ور دەنویسی و گاوە بەگەڕیا کوردستانی لە کوردستانیشی دەنویسی نەها ئەس گاوە ینی ڕومانێن وی دەخوێنم تەفسیر دەکەم کەلو ئەو ڕوماننویسێکی سۆرگۆنیە ئەن ڕوماننویسێکی کوردستانەیە و پر زەحمەتە بەڕاست و چ بێژم ینی زمان نایەتە گۆهارەتن نەها نەفشین و لە دیاسپۆرایانە لێ نە بە کوردی بە سویدی بە ئینگلیزی بە ئەڵمانی بە فڕانسی دەنویسن و کەمژی نینە بە کوردیش هەنە ینی لەهان لە کوردێمە هەیە لە سوید ڕومان بە سویدی نویساندێ نوستالژی لەوێ پڕن ئەو نە نۆستالژەیە کە بۆ خۆ چێکریە ینی بۆ خۆ ئەزمون کریە ئەو دایک و باوێوی دەبێژن کوردستان و لە باوان کوردستان پڕ خۆشکە کوردستان چی شتێکی پڕ ئەگزۆتیکە نانیوێت پڕ خۆشە ینی هەگەجارێکی ئەو چی بێ سلێمانی کەبابێوی ماسیەوی نەها نویسکارێکی مە فازل کەریمجاد لە برلینێ دەژیا نەها وەگەڕیا کوردستانێ مامۆستا جەفەر دەبێژن جەویڕم ڕومانێکی وی پڕ بەناودەنکە ناوێوی ڕاوە ماسیە ڕاوە ماسی ینی ماسی گرتن ئەو لە ئەڵمانیا لە ڕووبارێکی خەریکە ماسی دەگرێت ماسی تۆڕێ خۆ هاویشتەیە و چ دەبێژن ماسی سیمێ خۆ هاویشتیە ئەرێ و قەت ماس ناوێکی وێ دنێ مامۆستا ناوێ مشک وەزیۆقی مشک سەرێوی ئەو وای حسین دەبێژە ڕاستە ینی هەموو ڕۆژێ ئەو لە بەندا ماسیەکی قەت ماسی نییە لە زەینێویدا ئەو چۆ سیروان دەزانن ڕووبارە سیروان لە سلێمانی و گاوە ئەو زارۆک بوو باوێوی ماسی دەکرین بە هەوڕادە ئاخوین ینی فیزیک جەستەیاوی لە ئەڵمانیایە لێ باندۆر هەموو لە سیروان و سلێمانینە و پشتی ڕا ژنێکی ئەڵمانی دەرباز دەبێت بێژە کەکۆ چی دەکەیت ئەو 20 ساڵە لەوێ ڕووبارێ قەت ماسی تونەیە دەزانی ینی ئەو دەکارێت تایبەتمەندیەک بێ لێ ئەو یەکە نی تۆری گەرەک مرۆڤ بکە ئەکسپاند بکە ینی بێژە هەموو بەرهەمێک و لە دیاسپۆرایە دێنە نویساندن وسانە لێ وسانیە بەڕاستی نها بەختیار عەلی
پرانی رومانین خۆ لە ئەڵمانیا نویساندیە رومانێ هەفتەی بەرێ من قاڵ کرد رومانێ داگیرکردنا تاریکی لەسەر کوردستانیە لەسەر دیاربەکر و لەسەر ناسیۆنالیزمە تورکان و فاشیزم و توریا چ دەبێژن سان لانگوێج جوناشتیلی لەسەر چی وسایە ینی تایبەتمەندی چی نوستالژی ئەو ینی بەختیار عەلی نوستالژیاوی بۆ دیاربەکر قەت تونەیە دەزانی ئەو نزانێت دیاربەکر ینی من محەممەد ئوزون و بەختیار عەلی بە هەودوودا داناساندن ئەو ژ هەودوو فام نەدەکرد بەڕاستی قەت ناوی هەودووژی نەبیست بوو وگوت ڕمانویستە کورد محەممەد ئوزون ڕمانویستە کورد بەختیار عەلی گوت مەرحەبا مەرحەبا نا ئەو تشتێکی خوێندبوو ناو تشتێکی خوێندبوو لەنها محەممەد بەختیار عەلی لەسەر دیاربەکر دەنویسینە 700 لاپەڕە و پڕ ڕووبانێکی باڵکێشی لەو ماز دەبێژم تئۆریەکی گشتگیر تونەیە و ئەز نکارم بێژم تایبەتمەندیە ڕمانێن کوردیە سورگونێ چنە ینی جیاوازن لەیەک تا 2 3 4 خۆ بخیت تایبەتمەندیەکەوان یا هەتپاژی تونەیە ڕۆمانی مەمەد وزوو بەسا بیۆگرافیا کەسەتین دیرۆکی دیکە ڕمانên مێژووینە دیرۆکی مێژووینە بێتر یê bavê nazê behsa jiyana Kurdên bêtir yanî Kurdên Stockholmê dijîn Mahmud Baksî Stockholmê te çi dêtiye bêje romana gelek xweş bû romanên Mahmud Baksî ku yekem romanivîsê kurmanca ku li derve romanê soro na gundikê dono romana birîndar em çapeke takekesiye ji tu weşanxana dernekiriye destê xwe ji min û te pê ve kesiye ew nexwendiye mamoste ئەو بە سوێدیش ڕمانێکی وی هەیە ئەو لەسەر بووکە کوردی ئەو کوردێرمەیەک و لە سوێدێ بە ڤیدیۆ ژندینە دەزانی محمود باکسی سەریم ئەو کرد فیلمژی هونەر سەریم ئەو کرد فیلمژی ڕیا وێنە و ڤیدۆیان ژناش خوڕەتین ڕاستە لێ ئەو کورجوی حەز ناکەن دەبێژن ئەو ئابڕۆیە مەبری و نظام چی ینی ئەوژی دەبینی ئەوش دیاسپۆرایە کوردی مێژە محمود باکسی ژوێ کتێب حەز نەدەکردن دەگوت ئەو کورد هەموو وسانی ناچێ و دەگوت من چی بکەم و ڕمانێکی دنی ژیوی هەیە کوردێک و لە کوردستانێ پەیوەندیە وێ سێکسی بە وشترێکی هەیە ئەوژی کورد دەبێژن چما تۆ بە سوێدی نویساندێ بێژی چما سوێدێ ڕاوسا دەبێژی کورد وسا ناکەن وگوت من بۆ خۆدی تێ من ناس دەکرد لە گوندێ مە بوو رومانێوی navê gundikê dono heye hêlîn heye ku bêtir behsa jiyana Kurdistanê dikin rastî nîşandayîna taybetmendiyên hevpariyê ji bo wêjeya Kurdî ya Sûrgunê gelek zehmet mîna kundera ji heştoyê pêjan vir ver Parîsê de jî lê romanî ne ser Parîsê romanî hemû ser welêtin lê wek min got yani Kafka kar ser tiştekî dinivîse Joyce li ser dobrê nedinivîsiye diker ku Parîsê nivîsandiye yani ev pîvanê wê pir zehmet ji berê min got edebiyat bê welat yani sînorê ez ê niha dorê bidim Hesan Ortaş de tabii ev münaqeşe xelas nabin mirov çi xwasî bixwaze mirov kar da kerem kek Hesan Selam mamoste maliya ve Brasyana ve bahsa mamoste İbrahim Seydo navê film tam nehat bîra min jî navê bihîst bû yek Hener Selîm kişand bû bijî bû ku zava ya Vive la mariée la libération du Kurdistan yani bijî bûka me û azadiya Kurdistanê azadiya Kurdistan ha tamam Rastiyev jê tiştekî xweş bû min jî bêtir mînakê xwe ser sînemaya bida mamoste Hişam Ahmedzade gelek spas xwe yani ev ji mînaka James Joyce taybet ew hinkî balkêşe yani gava ku James Joyce dirave belê yani em bêjin dirave min herî dawî mektûbê wî xwend di nameyê de pir eşkere wiha xuyat be yanî hebê ji çi jêre bûye gul û derd çawa derketiye ji zimanê Îrlandî reviyaye ji em bêjin ji siyaseta wê derê reviyaye ji deyrê reviyaye ev tev lêbûne bar û heta hatiye Parîsê lê li wê derê jî nava em bêjin gelek tengasiya de nivisandiye û ev jerebiye û kija gava ku hinekî bala xwe din hunermendên Kurd taybet di nifşa duyem de gelo ew ê ev çawa çêve yanî hunermend yên me yên ku em bêjin diçin li diasporayê demînin yan jê ku êdî li wê derê
برهمداری خود دوام دکن یا جیک بێدەنگ دبن تشتێک نانەوسینن ئەو هەنکی وها دکەوە ناوا ناکۆکیە تایبەت میناکە نەر سەرکەنە نەر سەر ئەدەبیاتێنە نەر سەر ڕۆمانانە لێ هەم مەحمەد وزون و مثلا هەنەر سەلیم وەکیدن ئەف دەرهێنەرێن نو دەرهێنەرێن فیلمانیە کو نەها دژین و ئەوێ فیلمên nû jê wê eşkere bikin wê wana derxin yanî ew texeyûla welat ya ku di hişê wan de ya ku eşkere dibe ya ku di fîlman de xuya dike gelekî tiştekî ecêbtir ya nostaljîk e ya rexnegir e îja divir de mesela gelek cara bala merva dikişîne ya bi awakî oksidental vêna derdixin dibêjin em bêjin ew texeyûla ku di hiş û mejiyê merva de heye ya jî bi çavê بروواج یوی بچاوی او کل خود نرن او توریا کو ادوارد سایت بگوت اورینتالیست یعنی افجی گلک خویات که نظام موازنه یک یا جی هماهنگی یک نواورده چاوچت به تایبت ویا در رمان ده جی ادبیات ده لگور و اون چا ده نرخین برس گلک سپاس که کسان نا هم قالا هنر سلیم کرد از کتمه بیرا کتابی کیوی کو مخابن به کردی سورانی نهاتیه چاپ کرن فنگا باوی من بلد فنگا باوی من بکرمانجی هی ما مستاو نا بترکیاوی چاپو از بجم قی آوستای حول دا کمانجی چاپ بکره چاپو چاپ نگوید نظام سورانی وی هاتیه ورگراندن لی هنر بخو اجازه نادا و چاپ کرن نظام شما من او كتاب دزانن سيت برجراني في انجليزيه سيت بس سويديش جان از بيجو قي هنر قالك بقرا مامس از بيجو قي هنر دخوازه برياوي برتوكيفاج بياني يرى بحثا سربوريا كردكي بكاش بروي از بيجو قي نخواس كرمانجي تشاب به ليه از جيبي كتابي بحث دكم يعني او كتابي كي براستي يعني قاوتو دي بيجي نوستالجيك وهنر يعني أسلوبي ده كم مثل فيلم بيجي تجيب كذا زاني قالا زاروكاتي خود كبابي بيشمرجة بو و بأسيان راتشواشر دكردن ملا مصطفى لهنجي كيوية أو دربن خوشي كردي دبيجن بابي هردم دبيجت فروكي مجي هنا و بشتر او دبيجي ام تشوينه ايران سرگون بوين وگريان مش بابي خود كنت بابا فروكيم كو درينا فروكيم كو بابي مش خلص بقول توارج بالمذكر شو دبيجي تو يعني او لفيلم يعني شو كيف نرسلين فيلم كذا او كتاب يعني نها او اوكسيدنتاليزم اورينتاليزم او برغرينجا يعني مرول السربي باخوي لذي كتاب ده از تشتكي مصادبينم يعني او اكزوتيك زاني او ابينا بيجي بكتشن روس شكي زاني قاو بارزاني بدا قرن لروسيا را بر بارزاني بيشمرجين بارزاني بروسيا را زوجيبون ومحمد أزونجي دخاز لسر يعني وان جنان كوهات بون كردستاني وبراني وان من دو سي چار داني وان بيني بير او ببون مسلمان يعني تكون 1000 سال مسلمان روسي تشتيش ندزاني ببون 100% كرد لهنر سليم دا قاوا قالوان دكا يعني وزارو مشعلي كي بيه مشخل تورش نو غار او هندري دار و ديواران ابيني كي بي بر كلاسيك بنا ليلى ومجنون وويس ورامين وشيرين وفرهات هي وكردستان استتصال 19 يعني 1900 چه دبیش 1906 انا يعني او اكزوتيزم او د كردان دا خويا او جوريك الاورينتاليزم كمرو جوي حظك يعني او قاص او صاحب حظك كردن جنين وان مصا خوشك بون او ابين داري او بشترا كردان تنيت فنجي وانا غير حبي لو ما ماي فادرز رايفل ريفولفر لي فروكه نهيوانا فروكه هي دوجمنان هي او كشكتيانا از نظام براستي او ل حمو برهمان داوسايا يعني فودكا ليمون مثلا هيك
پەیوەندیوی بە کوردان ڕاچێ نزانم ینی لە سینەمادا نا سینەماکارێن مەیە ئیساڵ نزانم تو مێزەکرد لە فیلمێن فستیڤالە لەندەنی ئاژینا من چەند فیلم بینی کوالیتەیەوان پڕ باش بوو ینی چەندیوان کورد لێ عالی لە ئالێ هونەری من چەند کەس ناز دەکەم لە لەندەنی فیلم چێ دەکەن پرانیەوان فیلمێنوان لەسەر کوردستانی ینی ئەو چکی نەفشی یەکەم من بخۆ پێشمەرگە بوونە بخۆ مینا من مەسەن گەنج بوونە هاتنە دەرێ حەز دەکەن کوردستان ڕزگار بێ لێ من نەها لە سویدێ نەفشێ دوو زارۆکێنمە کەسێکی ناز ناکەم وسا لەسەر کوردان فیلم چێ بکە نزانم چێ بکە چونکی زمان نازانم زمانێوان تێرێ وێ ناکە بڕاستی نها خوێندنی کوردی هەیە 2 ساعت 3 ساعت مثلا کوڕێ من 18 ساڵێ کوردێوی پڕ باشە لێ کوردیێوی ئەم دەبێژین هی چ دەبێژن سوێدی دەبێژن هی هوندرێ ماڵباتێ ینی خوارن و نزانم دۆڵمە و نزانم چاو دایە گەورە و بابە گەورە و ینی ئەو نکارێ بخوێنە ینی کتێبن حەز دەکا لێ ئەس بۆ خۆز پر گەشتبین نیم بە پێشە ڕۆژێ نەفشێ 2 سێیان نەفشێ 2 سا نەفشێ 3 باوەڕم ئەو دەبێژێ یا once upon a time هەبوو نەبوو باوێ مەزنێ من کورد بوو چونکی ئەس لە سوێدێ کەسێن مسا دەبینم گرێکی دیاسپۆرایوانی مەزن زمانێک هەبووە لێ نەها ڕاستی لە سوێدێ نەفشێویکیوان کالیفادێت ویستکارێکی پڕ باشە بە سوێدی دەنووسین لێ نەفشی پشتێوی ئەو قاز بن گرێکی دەناسم ینی مینە هەر سوێدیەک دەنووسینم دەزانی بۆ کوردیژی ینی ویشودوەیتەن سی نزانم عمرێمە تێر دەکا بزانی نەفشە 3-4 چاوا دەکەن من بۆ خۆ پرگەشتبین نیم ینی چونکی من گوت نەها ینی دیاسپۆرا مینە بەرێ نییە بەڕاست دیاسپۆرای کلاسیک تو نەیە ئەو قاز تێکەڵ بوون بە هەورا هەیە وێنی کەس هەنە نەها لە بە من مەسەن خوێندکاری کوردی دەخوێنن و بچێکی کوردی فام دەکەن بچێکی لێ هەگەر دەبێژی مەموزین مەسەلەن 60-70% دەوی پێوێن عەرەبینە ئەو پڕ ناڕەحەت دەبێت دەبێژێنە هەمووی کوردی خانی کوردە هەر چیت بکردنی ئەو فام ناکە چاوا چ شتێکی کوردی پێوی عەرەبی هەیە دەویت دەزانی ئەو چاوا دەبێت لە پێشە ڕۆژەدا دەبینێ بە کوردان ڕنامینە دەبێژە و چ میلەتە پەیوەوی هەموو عەرەبینە هەموو فارسینە گوتنەوە ئەفوە گوتنەوە زێدە بکەم ئەڤ نەفشا دویەم حسەین تەباق لە ئەڵمانیا هەیە ئەو دەرهێنەرە لێ هەم فیلمێوی ئەڵمانینە لێ بەلێ مثلا دو رپۆرتاژە کە خۆدە ئەو کرد باس کرد گۆی دی یعنی خۆ ناسنامەیەکە وانی دن هەیە و حتا دبن خودی ناسنامەیە سێیەم پشتی کوتێنە دیاسپۆرایە ئیژا ژبەر کو نەفشا دویەمە یعنی فیلمێوی 100% نەکوردینە ڕۆژدا شەکەر سۆز بوو باوەرم ئەو ژ هەیە دیسە بە هەمانەوە ینی حتا بەلکی پایەیە مەزن یا ناسنامەیە ئیدی دبە یا دیاسپۆرایە ڕاستە نان لە سویدێ گەڕێکێک هەیە ینی هەندێک چ دەبێژن تاق هەن زمانی سویدی وانی ژاتە گوهارتن ینی باندۆرێوان لەسەر زمانی سویدی ینی دەبێژن ڕینکێبی سویدیش ینی ئەو کردار ئەوە جۆرێکە و گانگستری کوردان هەیە تورکان هەیە عەرەبان هەیە و بڕاستیژی ئەو گانگن ینی شتێکی بێژم ڕەنگە هەم باوەڕ بکەن دەبێژە و چ دەبێژە بەدەیان کورد بە ساڵ دێنە کوشتن لە سویدێ لە ستۆکۆلمێ خورد 20 ساڵی ینی تفەنگێوان هەیە هەودوو دەکوژن پرۆبلێمێوان ینی ئەو پێشمەرگایەتی لە سویدە دەکە پێشمەرگایەتی سویدە چاوا دەبێت ینی پۆلیسی سویدە گێژ بوو کوردیش پاوەڕ ئەو ناسنامەیەوی چ شتێکی دنا چونکە ئەویش دەزانی ینی مرۆ مسایل لەوێ مەزن دەبێ زمانێوی لە مەکتەب لە خۆدنگا لە ئونیڤێرسیتە دەرد و کوڵێوان شتێکی دنا ینی ئەو نەنەفشێ مرۆ بەرهەمە دەرودۆر و سەردەما خۆیە
مستقلك سباس ساعات خوش مالتا آغا جبوك از تشتين كو حسن قوتن داوكم نفشكي باش تشيد بعد والي سينماي دل أوروباي هري داوين دبجم قينوها فيلمكي بنفشا بريفان شركة بريفان كتشا مدني فرحويا نوها فيلمكي شركة لسر جنكا كوش دستي داعش خلاص بيه فيلمكي فيلمي نيف كردي نيف فرنسية بلجيكا البلجيكا فيلمي نيف كردي نيف فرنسية ورقريا ومكر جيراج بلوية زانم البغر ميسابي تمام كان جبو كسين كمزانة بالنسبة لي بفوت كاليمون در لهنجي سركة أزم او کسی که جو پاریسی نامه دشنیش باقی خوره صورتی خودشینه او یا ازم مجنونش سریم رجع گفتم گفت مجوی فیلمی درخی کس من آبینه مجوی فیلمی درخی فیلم نامینه چرا که فیلم دمره تری صورتی میتره براستیجی وهای اجا مخست بیا وای بحنك خلاص بكم سپاسیا ما مستح حشم احمد زاده و حوالي بس ما مستديسا استفاده قالك مازنجي بابت انتاوج من صحبتها تقرت براستي صحبتها تبروفش بالك فهم حاكمي سوراني هم حاكمي كرمانجي كم كسنه كو ذكرن هردو زراوي باش قسبك بروي صحبتها كبروفش مالاتها هفته پیشی ام لسر مارکسیزم او یعنی سوز دادم او پرتوریک تبه یعنی او بالکش تبه بو کسان کو دخوازن یعنی متنان بخونن و به فکر مارکسیستی نك هر ماركس يعني كونشوبية ماركسيستي لأوروبا لسروي هم ترباخين وهي بيدي كم يسمى بحثي موسى قرم قرق سباس موسى جبو خلاص كرني بيبا داوين اشترى ديرم دي سنة سباسية تا وسباسية همو بشتاران دكم وسباس هون من قهداري كير از قواهون دا آخوان از بر كيف دكم كيف خوش تبم كو بيواندي تيبويا ديالوگ تيبويا وهي بيدي كم هفته پیش ما از کمتر باخبم و بتر لوا گهداری بکم اون هر هبن و بخوشی و سرچاوان سرسرن گرکس باس مالتا آبا مامسته طبعا جاب خاطر و حمویان حتی پیشامه ام دیسه هر دو بینیم قابل بخاطر و ایوارا بین خوش شب باش